دۆستان ئازیزان خۆشحاڵین جارێکیکە بە یەک شادەبینەوە لە پێکەکەی خۆتان لە سەکۆکەی خۆتان لە فلیم سازان. ئازیزان وانەی ئەم بابەتەشمان ئەم شەومان بابەتێکە زۆربەی جار خۆمان بە کۆمنت لە پۆستەکانمانە ئەی بینین هەنێکەڵێن فیلمی کوردیمان نییە، هەنێکەڵێن بەڵێ فیلمی کوردیمان هەیە. ئەمە بابەتێکە کێشمە و کێشەی زۆر لەسرە و ئەم شەویش وا پێویستەکات کە ئێمە بزانین شرۆڤەیەکی ئەو پرسیارە بەردەوامیە بکەین لە خۆمان. ئەو پرسیارەش لە ڕێی هاوڕێ ئازیزمان مامۆستا سامی کاکە مامۆستا گیانیاخوا بەخێر بێی باندی ئەمە. بەناوی خی گەورە سلااو و ڕێز و خۆشەویستی بۆ جەنابت و تەواوی بینەران کە ئێستا لێرەدا لەم شاشە جوانە و لەم سایتە خۆشەویستە دەمان بینن. هیوادارم ئەم شەو من و تۆ لەگەڵ بینەرەکانمان هیوادارین بتوانین گەنگەشەیەکی باش بکەین دەربارەی ئایا فیلمی کوردیمان هەیە یاخود نیتمان. بەڵێ مامۆسا سامیجان با ئێمە لێەوە دەست پێ بکەین. ئەو بنەمایانە چین کە بۆ ئەوەی ئێمە بڵێن ئەمە تاموبۆن و ڕەنگی فیلمی کوردیە. حقیقەتەکەیە ئێمە بەر لە هەموو شتێک کە تایتڵی بەرنمەکەمان ئەوەیە ئایا ئێمە فیلمی کوردیمان هەیە یاخود نیتمان. من دەتوانم کاکە سەرپێزوان شتێکی باشتر بڵێم. گرنگەوەیە کە من ئەو ڕۆژەش لەگەڵ هاوڕێ ئەزیزم مامۆستا عەدنان عوسمان بەیەکەوە مناقەشەیەکمان کرد ئایا ئێمە فیلمی کوردیمان هەیە یاخود فیلمی کوردستانیمان هەیە. من پێم وایە ئێمە فیلمی کوردستانیمان هەیە چونکە لە وڵاتی ئەمە وڵاتە چین کە تا ئێستا نەبووین بە دەوڵەت، بەڵام هەرێمێکی بچووچین کە لە چوار پارێزگار پێکاتوە دەتوانم بڵێم لەو وڵاتەدا پێکەوە ژیانێک هەیە. برایانی ئاشووری هەیە، برایانی تورکمانمان هەیە، برایانی عەرەب لێرە دەژین کەواتە ئەوانیش توانیویانە فلم دروست بکەن لەو هەرێمە بچووکە کە ساڵەهای ساڵە ئێمە هەوڵی سڕینەوەی ئێمەیانداوە وەکو گەلی کورد. بەڵام گەلی کورد هەمیشە بە خۆشحاڵیەوە دەستی ڕەفاقەت و هاوکاری و برایەتی بۆ ئەو گەلانەی کە دروست کردووە کە لە کوردستان دەژین. کەواتە ئێمە بەڕاستی گرینگە و زەرورە برین فیلمی کوردستانی، چونکە تواندراوە لە کوردستان فیلمی تورکمانی بەرهەم بێ، فیلمی سریانی بەرهەم بێ و لەسەر ئاین و ئاینزاکانی دیکە فیلم بەرهەم بێ لە کوردستان. بۆیە تا ئێستا ئێمە سەبکێکی تایبەتمان نییە کە فیلمی کوردی پێ بناسرێتەوە. بە حقیقەت ئێمە هەرچار دەورەمان ئاگر و ئاسن و ئیدی دەوڵەتانی کە دەوروبەری ئێمە دەوڵەتانی ئیقلیمی دژمنی ئێمە بوون هەمیشە هەوڵیش دراوە بەڕاستی هونەری کوردی لە ناو ببردرێت، نەک هەر وەکو هونەر کەلتور و گەل و ئینسانی ئەو وڵاتە لە ناو بدێت. کەواتە ئێمە سەبکێکی تایبەتیمان نییە لە فیلمی کوردی. بەڕاستی توانیمانە بەڕاستی دەوروبەری خۆمان وەربگرین. بەڵێ من پرسیارێکمە ئێستا بەڕێستان باسیەوەتان کرد بڵێن فیلمی کوردستانیمانەیە. ئێمە کاتێک کە فیلمەکانمانە چێ بۆ فیستیڤالە جیهانیەکان لەو ئەپلیکیشنەی لەو فۆرمەی کە پڕی ئەکەنەوە بۆ ئەوەی بەشداری فیستیڤالە جیهانیەکان کەن، تەنانەت لە زۆر لەو فۆرمانە ئێمە ناوی کوردستان و بوونی نییە، زیاتر ناوی عێراقە. ئەگەر بۆ حسابەی بەڕێستان بێ ئێمە بێ بڵێن فیلمی عێراقی. بەڵام کە هەیە ئەمە وەکو پاسپۆرت وەکو ڤیزە بۆ ئەوەی بچینە دەرەوە ئەم دەوڵەتە ئێمە لە ژێر دەسەڵاتی ئێمە کیانێکین بوونێکین لە بن دەستی دەوڵەتێکین، دەوڵەتەکە ناوی عێراقە. هەروەها پارتەکانی تریشمان هەر بە بندستی دانم ناڵێم ئێستا ئێمە هەرێمێکی فیدراڵین هەرێکی سەربەخۆین، هەر بە بندستی دانینەوەتانێ یەک دنیا کێشەمان لەگەڵیانە هەیە. ئەوە لایەنێکی کەی و ئێمە باسی ناکەینەم شەو. بەڵام بابێمە سەر ئەوە بخەینە قاڵبە ئیداری و لایەنە جیهانیەکە کە ڕێگەی ڤیزەمان لەوێوەیە. بەڵام ئێمە خۆمان وەکو کورد نەتەوەیەکین، هەموو نەتەوەیەک شوناسی هەیە، کۆمەڵێک چەمکەیە بۆی ئەم نەتەوەی پێ بناسرێتەوە. ئەی باشە ئێمە فیلمەکان گرێدراوی
ئەو شوناسەی ئێمە نین، ئەو شوناسەی ئێمە لە فیلمەکانە نییە تا بە فیلمی کوردی بناسرێنەوە. ئەمە پرسیار وروژانەکەت زۆر جواب بوو. بەداخەوە من وەکو سینەماکارێکی کورد، وەکو فیلمسازێکی کورد، وەکو ماسیەکی بچووک لە دەریای هونەری کوردی خۆم بە بچووکی هەموو فیلمسازانی کورد دەزانم. بەداخەوە کە جێنیگەرانینە لە بۆ من کاکێ سەرکۆ بەڕاستی چەندین جار فیلمەکانی من لە فیستیڤالە نێودەوڵەتیەکان بەشداری کردووە، چونکە ئێمە ناسنامە و هەویەکی کوردیمان نییە وەکو دەوڵەت بتوانین مامەڵە بکەین ڕێک فیلمەکانی ئێمە بە ناوی عێراق بەشداری دەکات، هەروەها پارچەکانی تری کوردستانیش بە ناوی ئەو وڵاتانێکە تێیدا دەژین. من زۆر هاوڕای جەنابتم، بەڵام دەکرێت ئێمە چۆن فیلمەکانمان بناسرێتەوە. من پێم وایە فیلمی کوردی ئەگەر بڵێن سینەمای کوردیش تا ئێستا سینەمایەکی سیاسیە، هەوڵ درراوە ئێمە لە ڕێگای فیلمەکانمان بتوانین ئەو ئێش و ئازار و معاناتەی کە بەسەر ملەتەکەی خۆمان داهاتوە بە جیهانی بناسێنین. بە حقیقت ئەوەش دەتوانم بڵێم هەتا بڵێم تا ئێستا بۆتە سەبکێکی تایبەتی سینەمای کوردی یاخود فیلمی کوردی، کە ئێمە دەڵێن ئایا فیلمی کوردیمان هەیە نیتمە، بەڵێ فیلممانەیە، فیلمی زۆر باشیشمانەیە بە شایەتی جەناب و ئەو برادرانی کە لە دەرەوەی وڵاتیش دەژین. فیلمە کوردەکان لە فیستیڤالە نێودەوڵەتیەکان، لە فیستیڤالە جیهانیەکان توانیویانە لە ڕیزبەندی باش بن، لە ڕیزبەندی پێشەوە بن و توانیویانە چەندین جاریش خەڵاتی باش بەدەست بێنن، چونکە ئایدیا و چیرۆکە کوردیەکان بۆ خەڵکی غەیری کوردی شتێکی جوانە و تازەیە. ئێمە وەکو کورد توانیمانە مثالەن بەشداربین کە بەشدارین لە میهرەجانەکان لە فیستیڤالە نێودەوڵەتیەکان، ئایا لە وڵاتانی عەرەبی یاخود وڵاتانی ئەوروپی، توانیمانە لە ڕێگای فیلم خۆمان بناسێنین، کەواتە فیلمی کوردی هەیە 100% من لەگەڵ ئەوەی کە فیلمی کوردی توانیتی ڕێڕەوەکی باش ببڕێت. ئێمە دەکرێت وەکو هونەرمەندان، وەکو سینەماکاران، وەکو نووسەران، وەکو ڕۆشنبیران هەمومان هەوڵ بدەین دەلاقەیەک پەنجەرەیەکی گەورە بۆ فیلمی کوردی بکەینەوە لە ڕێگای تایبەت. من هەمیشە کێشە گلەیەکم هەیە کاکە سەرکۆ، ئێمە نووسەرمان کەمە لە بواری سینەما و دراما، نووسەرمان کەمە لە بواری فیلمنامە، فیلمنامەی باشمان بۆ بنووسێ وەبزانم پێم وایە شانۆکارانیش نەفسی کێشانەیە، ناچار دەبی پەنا ببینە بە زۆر زار چیرۆکی عالەمی، ئەو چیرۆکە جیهانیانەی کە هەن سوودیان لێ وەربگرین یاخود هەوڵ بدەین ئەو وڵاتانەی کە لە دەوروبەرمانن تاسیرگوزاری ئەوانمان لەسەر بێت. بڵێ مامەستا سامی ئەوتانێم کاک تەحسین فایقی هاوڕێ ئازیزمانەڵێ ئێوارەتان باش هاوڕێیان بەڕای من پرسی شوناسە، ئەو ئەڵێ بەڕای من ئەوە پرسی شوناسە. من لەم گۆشەیەوە لەگەڵ کاک تەحسینم، چونکە لە وڵاتانی دەرەوە دوکان هەیە بڵێن بۆ نمونامە چەمکێکی شوناسەگرم، چەمکەکە لە ڕنگ و ڕەنگ لە ناو جلوبەرگە، لە ناو جلوبەرکەوەش خۆتان نەزانن نەبێتە بەشێکی گرنگی ناو بەشی فیلمسازی، جلوبەرگ و ڕەنگی جلوبەرگیش بە تایبەت. بینیمە ئەو دوکانانەی کە قوماشە فرۆشن، کوتاڵە فرۆشن، ئەو کوتاڵانە هەڵەبژێرن کە میلەتەکەی حەزیلەیە. بۆ نمونە ئەچیتە دوکانێکی هەندی، ئەو کوتاڵانە ئەبینی بە دیزاین و ڕنگ و کە هەندیەکان حەزیان لێە. خانمانی ئێمەی کورد هەر بەلایە ناچن، پیاوی ئێمەی کورد هەر بەلایە ناچن. هەمان شێوە برادرانی دەرەوە لەوەیە زۆربیان ملاحەزای ئەویان کردوێت، تێبینی ئەویان کردوێت، بە تایبەت خوشکان زیاتر. دوکانی شەیە جلی سۆماڵیە، سۆماڵیەکان هەر دیزایانی جلوبەرگ، یعنی ئەو نەخشە سازی لەسەر کوتاڵەکان هەیە و ڕەنگەکانیش هەمووی تایبەتمەندی سۆماڵیای پێوەیە. بە هەمان شێوە ئیتر ئۆکرانی بەجیایە، چاینیز بەجیایە، هەموو میلەتانەی تر تەنانەت پیرۆیی، ئیتر بڕۆ بۆ مەکسیک، ئەمانە هەمووی جیاوازی هەیە. ئێ باشە ئێمە لە فیلمە کاتێک کە سەیری ڕەنگێکەکەین لە جلوبەرگە ئەتوانین بڵین ئەم قوماشە هی سەردەمی هەفتاکانە، ئەم قوماشەی بەری ئەو خانمە، بەری ئەو کابرایە، تەنانەت دیزاینەکەی هەم پانتۆڵی جاران پانتۆڵمان نەبوو شارلستۆن بوو، هی پیاوان تەنانەت کچانەوانی کارڕۆشتن بۆ زانکۆ یان بۆ جێیەکان. ئەم ستایلە ئەم تەرزە ئەتوانین بگەڕێنینەوە لە ناو فیلمە مێژووی
ئەو ڕووداوە ئەو سینناریۆیە کە باز لە ڕووداوە کاکە بیجێڕینەوە بۆ کاتە ئێکەواتە ئەمە شوناسی ئەو زەمنەیە شوناسی ئەو میلەتەیە ئەی بۆ ئێمە لێرەوە دەست پێ نەکەین کە بڵین کورد جلوبەرجی هەر بۆ نمونە ئەمە باس لە جلوبەرگەکەم بێجگە لە شتەکانیکە ڕنگ و جلوبەرگ بڵین هی کورد جیاوازە لەگەڵی تورکمان لەگەڵ هی عەرەب لەگەڵ هی برا کریسیانەکانمان ئێمە ناچێتە قاڵبی ئەو شوناسەی کە مامۆستا تەحسین باسی کردو لێرەوە سینەمای کوردی دروست بێت لێرەوە ڕێز و سڵاوێ بۆ هاوڕێ خۆشەویستم برای ئازیزم مامۆستا تەحسین فایە بەڕاستی ڕوونکردنەوە پرسیارەکەی و ژانەکەی زۆر جوانە و ئەو ئاماژە پێدانەی جەنابیشت زۆر زۆر جوان بوو ڕێک وایە ئێمە دەتوانین لە ڕێگای بەڵام من ئەگەر لە بیرمان نەچێ ئوستاز تازە شتێکم وە دوتم ئێمە کێشەمان لە نووسەر هەیە بە حکمی تەمان دەکرێت ئەو نووسەرە بە ئەزمون و بە تەمەنانەیە کە هەبوون شتەکان بۆ ئێمەی ئەوانەی کە ئێستا من خۆم بەگەنج نازانم بەڵام ئیدی دەشکرێ بڵێن ئێمە ئەزمونمان لەوانەی پێشی خۆمان کەمترە ئەوان بتوانن هەوڵ و هاوکار و یارمەتیدەری فلمسازان بن بۆ ئەوەی بتوانین لە ڕێگای منیش پێ دەڵێم 100% ئێمەی کورد سەدان چەندین شۆڕشمان هەیە چەندین داستانمان هەیە دەکرێت فیلمی کوردی لەم ڕێگەیەوە سەبک و ئەوەی خۆی دروست بکات بەڕاستی ستایلێکی فیلمی کوردی جوان هەبێت لە ڕێگای ئەو شوناسەی کە جەناب و کاک تەحسین فایق ئاماژەی پێکرد لە ڕێگای جلوبەرجی کوردی لە ڕێگای ڕەنگە کوردیەکان لە ڕێگای شاخەکانی کوردستان ئێمە بتوانین فیلمی کوردی تایبەتمەندێکی بدەینێ بەڵام لێرە چێ دەکرێت نووسەرە کۆنەکانمان نووسەرە بە ئەزمون و بە تەمەنەکانمان هاوکار و پاڵپشتی ئێمەمانان بن بۆ ئەوەی بتوانین سینەمای کوردی فیلمی کوردی یاخود درامای کوردی بەرەو پێشبەری کاک سامی جام حەزەکەم با برادرانش جارجار بێنە ناوەوە بەشداریە بکەن بزانم کاک بابان حەمە ساڵە هەڵێ بە خێراتنی کاکسامی ئازیزەکەم و سڵاو لە کاک سەرکەوتی بەڕێز پێم وایە کاکسامی بەبەستی جێکردنەوەی نەتەوەکانی ترە لە ناو کوردستان و هوەری کوردی هەر ئەمەشە بێتە هۆی پێشکەوتنی سینەمای کوردستان من هاوڕام من لێرەیە کاکسامی لەو قسەیەی کاک بابان بۆ چوونم جیاوازە ئێمە کاڵین میلەتان لە ناو کوردستان ئەمە جیایە بەڵام کە ئەڵێین ئەمە جلی کوردیە ئەمە سینەمای کوردیە ئەمە گۆرانی کوردیە کاک سامی جان تۆ لە هەولێری من لە کەرکووکم گۆرانی تورکمانی لەگەڵ گۆرانی کوردیە زۆر زۆر جیاوازە گەلێ جار ئەتوانین بڵێن ئاوازمان لە یەکتری وەرگرتووە بەڵام کە دێتە سەر تۆن و تامی وتن زۆر زۆر جیاوازە هی تورکمانی جیایە و هی کوردی جیاوازە ناڵێم ئێمە نزیکایەتی نییە لەوەیە تیامانە هەیە ڕێگێکی تورکمانە و ڕێگێکی کووردە چونکە مێژدوویەک بەیەکەوە ژیاوین بەڵام کە دێتە سەر مەسەلەی هوەر ئەمەیان جیا ئەکرێتەوە دێتە سەر مەسەلەی مێژووی کورد جیاکرێتەوە مێژووی تورکمان جیاکرێتەوە میژی و میلەتانە جیاکرێنەوە لەگەڵ کریسیانە تێکەڵیمان زۆرە هەر کریسیانمان هەیە ئێمە کریسیان ئەبێ وەکو دین سێرکەین و لەگەڵ ئەوەشە کلدانی و ئاشوریش وەکو نەتەوە سێرکەین ئەمانە گیان کلدانی و ئاشووری ئەوان بۆ خۆیان نەتەوەن بەڵام ئێمە کریسیانی کوردیشمانەیە جوولەکەی کوردیشمانەیە بەڵامەوەتانی ئێستا لە ئیسرائیل لە ناو ئیسرائیلە کوردە جوولەکەکانمان بە کوردی گۆرانی ئەڵێن و بە هەمان تام و تۆن ڕێک وایە لەگەڵ قسەکەی جەنابتم سوپاسی کاکدابان دەکەم بۆ پشتگیری من کە پشتگیری لە من دەکات ڕێز و احتراممەیە چاوی ماچەکەم کاکدابان دیارە کە پشتگیری لە ڕێیەکەی من دەکات کاک سەرکۆ ڕێک ئەمە واینە بەڵام ئەمن کە باسی ئەوە دەکەم فیلمی کوردستانی لەبەر ئەوەی کە دەڵێم فیلمی کوردستانی ئێمە لە هەرێمێک دەژین چوار پارێزگاین تورکمانی تێدا دەژی برا ئاشووریەکانی تێدا دەژی برا ئێزیدیەکانمان تێدا دەژی کە ئێزیدیش کوردن ئێمە هەمومان کەلتورمان وەکو جەنابەت ئاماژەت پێکرد ڕوونکردنەوەی جوانتدا لە ڕووی ئاواز و لە ڕووی هۆندراوە و لە ڕووی کۆمەڵێک شتەوە لێک نزیکی بەڵام ئەوان تایبەتمەندێکی خۆیانێ ئێمەش تایبەتمەندێکی خۆمانەیە کە من دەڵێم سینەمای کوردستانی ئێمە لە یەک هەرێمدا دەژین هەرێم هێشتان دەوڵەت نییە کە ئێمە توانیمانە لە هەرێمێکا بژین بتوانین ئەو هەموو پێکەوە ژیانە پێکەوە بژین پێکەوە شکاری هوەری و هاوبەشیمان هەیە ئەکید بۆیە دەکرێت
کە دەڵێم سینەمای کوردستانی لەوانی بەیانی پرۆژەیەک دروست بێ درامایەک وەکو درامای کەرکک فۆر کاتی خۆی کە دروست کرا باسی شاری کەرکک دەکات کە شارێکی پێکەوە ژیانیە کەرکوچیش حتمما هەمومان دەزانی شارێکی کوردیە تورکمانی تێدایە ئاشووری تێدایە با بڵێن قومیاتەکانی تریشی تێدایە عەرەبیشی تێ ئەو درامایە تعبیری لە کەرکک دەکرد کوردستانیش کەرکک کوردستانێکی بچووکە کە ئێمە لە کوردستان دەژینەوە هەموو پێکەوە ژیانەمان هەیە بۆی دەڵێن فیلمی کوردستانی کە جەنابیش دژی بۆ چوونەکەی منی بەڵام من کەمە بەستی من هەدەفی من زیاتر ئەوەیە ساڵەهای ساڵە ئێمەی کورد هەوڵی سڕینەوەی ئێمەیاندایە ئێمە هەوڵی سڕینەوەی کەلتورەکانی درمان نەداوەکە لەگەڵمان دەژێت ئێمە هەمیشە پاڵپشت و هاوکاری ئەوان بووین وەکو برا وەکو یەک ئەوە مامەڵەمان کردووە بۆیە دەڵێم سینەمای کوردستانی ئەگەنا لەگەڵ ئەوەشم کە ڕێی جەنابیشت لەوانێ 100% ڕاست بێ کە زۆر شتمان لێک دوورە بەڵام لە ڕووی ئاواز و لە ڕووی گۆرانی و لە ڕووی زۆر شتیشەوە لێک نزیشی هیوادارم ینی بەدحاڵی بوونەک نەبی لە قسەکەی من وەکو کوردێک کە کوردستانم خۆش دەوێ بۆیە پێم خۆشە دەڵێم سینەمای کوردستانی کە وتم باسیشم کرد لەگەڵ کاغانانە کۆمەڵێک مناقەشەمان کرد ئەمە لە کوردستان دەژین کوردستان پێکەوە ژیانە و پێکەوە ڕەنگە و پێکەوە دەنگە و پێکەوە فرە زمانە بەڵێ ئەو بابەتە بخەینە ئەو لاوە ئەو بابەتە من و تۆ باسێکمان لێ کرد بەڵام ئەو بابەتە با بڵین دیدار و سمیناری گەورەی ئەوێت بۆ ئەوەی ئەو ناوە ساخ کرێتەوە ئێمە زۆر کێشەی ترمانەیە لە بواری فیلمسازیە لە چەمپەکانی ترە تەنانەت لە وشەکاریە لە ناو زمانە ئەمە دیداری گەورە گەورەی ئەوێتەوە ئیشی ئەو دوو زانکۆ گەورەیە و من چەند جار سوتفەی کردو پێشنیارم کردو بۆ زانکۆکان ئەم تەوەرانە بۆ ئەوەی ئەمە بکەوینە ئەوەی بۆ ساختکردنەوەیان هەر بۆ نمونە فیلمی زەرەی کە یەکەم فیلمی من بە یەکەم فیلمی کوردی دانم زۆر لە برادران ئەڵێن نەخێر کوردی نییە من ئەڵێم کوردیە شوناسە ئەمەم بۆ چوونی من بەڵام بۆ چوونەکەی من مرد نییە 100% ڕاست بێ ئەمە پێویستی بە دیدارێکی گەورەیە لە نانجامی و دیدارەیە کۆمەڵی شت ساخ کرێتەوە بابینە سەر تەوەرێکی کە کاک دیاری مستەفا ئەڵێ دوای گۆڕانکاری سیاسی و ئابووری کەسێک نابینیت گرنگجی بدات بە ئەدەب و هونەر لەم هەرێمە ئەمە کێشەیەکی زۆر گەورەیە و ئێستاش بەڕێستان باسی دەقی کوردیت کرد و سەری کوردیت کرد ئێمە منەسە دینە سەر بەسەلی دەقی کوردی یان نووسری کوردمان هەیە نووسری سیناریۆستی کوردیمان هەیە یاننا چونکە بێ لەوێەوە ئێمە بێ بزانین سینەمای کوردی هەیە یان نییە بەڵام بابێنە سەر ئەم کێشە گەورەیە کە کاکدیاری باسیەکات ئەڵێ کەسێک نبینی گرنگجی بدات بە ئەدەب و هونەر لەم هەرێمە من زۆر جار لە ناو برادرانی نووسەرە ئەبیسم کتێبەکانیان چاپ کردووە و زیانێکی گەورەیان بەرکەوتووە لە زۆرێ لە برادرانم بیستووە کتێب نافرۆشرێن و ئێستا ئەمە تەنیوەتەوە ناو بواری سینەماشمان هەر جار لە سینەمامانە سەر هەڵدانێک دروستە بێت فیلمەکان پارەی خۆیان نەگرنەوە جاری واشەیە نایگرنەوە ئەمە کێشەکە ئایا پەیوەستە بە لایەنی سیاسی یان دەسەڵات نەیتوانیوە ئەم چەمکە ڕێک بخات بۆ ئەوەی بواری سینەما و ئەدەب بواری هونەر و ئەدەب ئەوە شانۆمان جارێ ئەڵێن هەر لە هەولێر نەماوە ئەمامە جێداخێکی گەورەیە بەو هیوایی شانۆکاران لە هەولێر گەشەی پێ بدەن و ڕەوتەکە گەرم و گوڕترکەن خۆشحاڵم وایەستا لە دهۆک لەم ڕۆژانە شانۆگەریەکی کوردی هەیەوە جێی خۆشحاڵیە اینجا ئەمە بۆ چوونی بەڕێستان چۆنە بۆچی یعنی ڕۆڵی سیاسی و ئابووری وای کردبێت ئەدەب و هونەر پەکی کەوتبێ لێرەوە ڕێز و احترامم بۆ کاکە دیار چاوی ماز دەکەم بەڕاستی من ئەو پرسیارە لای من شتێک دروست دەکات دەتوانم بڵێم ینی ئێمە ناکرێ هەمیشە ڕخنە بگرین ڕخنەکانمان ئاراستەی دەسەڵات بێ یاخود ئاراستەی ئەو بەرپرسانە بێت کە ئەمڕۆ لە ساحەی هونەری کوردی یاخود لە
کوردستان لە دەسەڵاتان من دەتوانم بڵێن بە خۆشحاڵیەوە حکوومەتی هەرێمی کوردستان زۆر پاڵپشتی لە هونەرمەندان و سینەماکاران کرد بەر لە شەڕی داعش هەمومان دەزانین لە شەڕی داعش قەیرانێک دروست بوو لە ڕێی بەڕێوەبەرایەتی هونەری سینەماکانی هەولێر و سلێمانی و دۆک حکوومەت توانی کۆمەڵک بودجەی باش لە بۆ فلمسازان تەرخان بکە هەتا فلمسازانی ئەو دیوی ڕۆژهەڵاتیش و زۆر جاریش ڕۆژ ئاوانە ئەو کاتە ببوون چکە ڕۆژ ئاوە ئەو کاتە ئازادیان نەبوو بۆ شێوەیە فلمسازانی باکووریش هاتوون لە کوردستان لە هەرێمی کوردستان بودجەیان وەگرتووە و فلمیان دروست کردووە لە ڕێگای بەڕێوەبەرایەتی سینەماکانی کوردستان و کۆی کە باسم کە سلێمانی هەولێر دهۆک توانیوانە کۆمەڵک بودجەی باش دابین بکەن حکوومەت هەرێم بودجەی دابین کردووە لە ڕێی بەڕێوەبەرایەتیەکان فیلمی باشیش دروست کراوە ئەی ئەو فیلمانەی کە ئێستا لە فیستیڤالاتن ئەو فیلمە بەڵندانە ئەو فیلمە کورتانە حکوومەت پاڵپشتی کردوون بە خۆشحاڵی من دەتوانم بڵێن بەڕێوەبەرایەتی سینەمای هەولێر کە من وەکو خۆم وەکو فەرمانبەرێک لەوێ کار دەکەم کاک سەرکۆ ڕۆژانی چارشەمە ئێمە نمایشی فیلمی کوردیمان هەیە ڕۆژانی چارشەمە تا یعنی ئەوە تقریبی 3 وەرزە ئێمە بەردەوامین 3 ساڵە ئێمە نمایشی فیلمە کوردیەکان دەکەین ڕۆژانی چارشەمە لە سینەما ئەگەر فیلم دروست نەکرابێ و حکوومەت پاڵپشتی نەکردبێ و دەسەڵات پاڵپشتی نەکردبێ ئەی ئەو فیلمانە لە چێ هاتوون کەواتە حکوومەت پاڵپشتی کردووە بەڵام حکوومەت لە دوای 2014ەوە کە قەیرانی دارایی دروست بوو شەڕی داعش هات بەداخەوە دروست ئێستا فیلم کەم دروست کراوە کۆمەڵێک حرەکەی هونەری کوردی هەبووە فیلمی کوردی دروست کراوە لە شاری سلێمانی زیاتر لە هەولێر 1-2 فیلم دروست کراوە کەرتی تایبەت کردویانە ئەوش جێگای دەستخۆشیە بەڵام ئەو فیلمانێکی کەرتی تایبەت درستی دەکاوەکو جەنابەت کە باست کرد لە سینەماکان پارەی خۆ دێنەوە زیاتر ئەوەنە فیلمی بازرگانین فیلمی بزنسین ئەو فیلمانێک کە لە کوردستان دروست کراون بەر لەو فیلمانە ئەو فیلمانە بوون کە وەکو جەنابەت باست کرد پێویستە شوناسی خۆمان لە ڕێگە ئەو فیلمانە بناسین منیش باسم لەوە کرد فیلمە کوردیەکان تا ئێستا فیلمی سیاسین بۆ ئەوەی ئەو زوڵم و تاوانانەی دژ بەگەلی کورد کراوە بەشداری پێ بکەین لە فیستیڤالە جیهانیەکان بە خەڵکی پیشاندەین جەنابەت ئاگاداری بەڕێزت ساڵانێکە لە دەروی وڵات دەژی فیلم بەبێ پاسەپۆرت بەبێ ڤیزا بەشدار دەبێت لە فیستیڤالە جیهانیەکان کەواتە بەبێ سنوور هیچ سنوورێک نییە لە بۆ بەشداریکردنی فیلمێکی کوردی من هەمیشە وتومە ئەوەی بە فیلمێکی کوردی دەکرێت زۆر جار بە سیاست و بە بازرگانی و بە سەرمایه‌داری ناکرێت تۆ دەتوانی کێشە و معاناتی گەلەکەت لە ڕێگای فیلمێکی کوردی کورتە فیلمێکی 3 دقەیی یاخود 4 دقەیی بگەینی بە جیهان جێگای دڵخۆشیە ساڵی 2019 من فیلمێکی ئەنیمەیشنی کورتی 3 دقە و نێوم دروست کرده بوو لە نێو 3484 فیلمدا بەشدار بوو لە فیستیڤالی نێودەوڵەتی پۆلۆنیا گراند ئۆف فیلم فیستیڤال ئەو فیلمە کە 3 دقە و نیو بوو ئەنیمەیشن بوو بەڵام توانی جێگای دەستی خۆی بکاتەوە لە ڕیزبەندی فیلمەکان بوو هەتا گەیشتە نۆمینەیتیش و پاشانیش بوو بە خاوەنی خەڵاتی دووەم بۆیە سینەمای فیلمی کوردی جێگای خۆی کردوتەوە ئەو فیلمانش کە بەرهەم هاتوون وەکوی کە باسم کرد ئەو فیلمە باز لە چ دەکات باز لە کێشە و معاناتی ملەتێک دەکات کە لە ژێر دەستی زۆڵم و ستەمی تیرۆ ڕادەکەن بەرەو وڵاتانی دەرەوە دەڕۆن کە پێیان وایە لەوێ دەرێ وڵاتێکی ئارامە بەڵام بەداخەوە کە دەگەن ئەو وڵاتەش و کەلتوری ئەو وڵاتە نامۆیە بە کەلتوری ئەو گەلە ئاور بە وڵاتەکەی خۆیان دەدەنەوە بە وڵاتەکەی خۆیان دەگرێن بۆیە ئێمە توانیمانە من دەتوانم بڵێن پاڵپشتی کراوە بەڵام دەکرێت پاڵپشتی باشتریش بکرێت چکە ئێستا هەر کوچە و کۆڵانێکی هەڵەبجە و شنگال پڕە لە ئایدیا و پڕە لە بیرۆکەی جوان بۆ دروستکردنی فیلم ئێمە بتوانین حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی سینەماکاران بکە پاڵپشتی فیلم سازان بکە پاڵپشتی نووسەران بکە بۆی ئەو چیرۆک و ئایدیانەی کە هەمانە بیگەینن چ لە ڕێگای ئەدەب چ لە ڕێگای فیلم بە تایبەتی و چ لە ڕێگای شانۆ بەڵام بە تایبەتی دەتوانم بڵێم فیلم دەتوانی کاریگەریەکی باش دروستکە بۆیە هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لە قەیرانی داراییشدایە بتوانێت بە هاوبەشی بە هەماهەنگی لەگەڵ هونەرمەندان لەگەڵ سەرمایه‌دارانی کوردستان سەرمایه‌داران بەڕاستی لەسەر قوتی خەڵکی ئەم وڵاتە هاتوون دروست بوون حەقی خۆشیانە کە بێن بازی کەلتوری بدەن بە هونەرمەندان بە سینەماکاران بۆی بتوانن لە ڕێگای بەرهەمە هونەرەکانمان ئەو دەنگە کەبکراوەی کە چەند ساڵە دەنگی ئێمەیان کەب کرد بوو بە جیهانی بگەێنین. بەڵێ کاک سامی جام ئەلبەتە نازانم لێرە و لەوێ گازندە زۆرە لەزەر
ئەوەی کە پارە نییە و یارمەتی نییە و فیلمی کوردی پێ ناگات چونکە دەسەڵات یان وەزارەت یان نازانێتە بڵین چۆ ئەو جێگانی کە بەرپرسن با بڵێن هاوکاری فلیم سازان ناکەن. بەڵام لەلایەکی کەشەوە ئەی ژمایی خۆشحاڵیە ئێستاکە ینی ئەمە دوو پرسیارە ئاراستەی جەناب دەکەین. ئێستا سێرەکەم مەسەلەن بۆ ئەم ڕەمەزانە مانگی ڕەمەزان بەداخۆ خۆزگار مانگی ڕەمەزان نەبێ هەموو مانگەکان بەردەوام زنجیرە درامای کوردی لەویا لە تەلەڤزۆنەکان پەخش بکرێت. ئێستا لەم کاتەیە بۆ مانگە ئەوە تا سێ زنجیرە درامە ئامادەیە. هەر سێ زنجیرە دراماکە نووسەرەکان کوردن کەواتە ئێمەوان نووسەری کورد قۆڵی لێ هەڵماڵیوە و خەریکە پێ بە دراما دۆبلاچ کراوە تورکی و بیانیەکان لێژەکات. ئەی ئەمانە نابنە هۆکاریان نابنە سەرچاوەیەک نابنە پێگەیەک بۆ ئەوەی توناس یا با بڵێن سیمای سینەمای کوردی لێرەوە دروست بێت. ڕێک وایە 100% منیش لەگەڵ ڕێگەی جەنابتم و باسیشم کرد پێویستە دەسەڵاتی کوردی حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر لە قەیرانی دارایشدا بێ لە ڕێگای سەرمایەداران باچی کەلتوری هەبێ کاکە سەرکۆجان بۆ ئەوەی ئێمەش بتوانین وەکو گەلانی تر من باسم کرد ئەوەی کە بە کورتە فیلمێک دەکرێت زۆر کات بە بابەتێکی سیاسی ناکرێت زۆر کات بە بابەتێکی سەرمایەداری ناکرێت. ئەو سێ درامایی کە جەنابەت باسی دەکەی حتمەنیش ئەویش دەسەڵات پاڵپشتی ئەو درامایانەی کردووە جێگای دڵخۆشیە. هیوادارم درامای کوردی ئەوەندە زۆر بێ ئێمە بتوانین لە ڕێگای درامای کوردی لە ڕێگای فیلمی کوردی ڕێ بە فیلمە تورکی و بیانیەکان بگرین چونکە بەڕاستی ئەوانە یعنی تێکدانی شیرازەی کورد لە ڕێگای درامای تورکی و کۆمەڵێک درامای بیانی بووە. ئێمە داستانمان ئەوەندە زۆرە شۆشەکانمان ئەوەندە زۆرە وەکوی کە باسم کرد کوچە و کۆڕانەکانی شەقامەکانی هەڵەبجە و شەنگان پڕێتین لە ئایدیای جوان بۆ ئەوەی بکرێن بە فیلم و بە دراما. بەحقیقەت دەکرێت ئێمە هەموو هونەرمەندانی کوردستان لە هەموو شارە جوانەکانی کوردستان هەولێر دهۆک سلێمانی دەست لە ناودەست پاڵ بە پاڵ یەک بدەین بۆ ئەوەی بتوانین درامای کوردی دروست بکەین. باسا ئێمە بە هەمومان لە شارچێتی دەربچین ئێمە بتوانین کوردستانیانە بیر بکەینەوە. کاکسەرکۆ لە هەموو دنیا لە هەموو جیهان سیناریۆ بەدەستە جەمعی دەنووسێ سیناریۆ بە تاکە کەسی نانووسێ بەداخۆ چکە خەیاڵی هونەرمەندێک خەیاڵی نووسەرێک من پێم وایە لە 30 حەڵقە زیاتر تێناپەڕێت. بۆیە لە جیهانیش ئێستا ئەوە باوە دراما بە سێت دەنووسێ سێتی مێزی دراما هەیە کێکە ئەو کاتانە سیناریۆ دەنووسێت لەگەڵ ڕۆژانە. من جارێک ساڵی بیرم دەچێت 2005 بوو یا 6 بوو چوومە وڵاتی تورکیا لەگەڵ برادێک چوونە کۆمپانیایەک بینم مێزێکی گەورەیان دانابوو خەریکی نووسینی سیناریۆ بوون لێم پرسی لەو برادەرەی کە لەگەڵ مەگوتم لێی بپرسە هۆکار چیەوەنە گوتی ئەو ستافانەی کە ئێمە لە ڕێگا دەڕۆن بەیانی بۆ پرۆداکشن ستافی پرۆداکشن دەچنە بازار شتێک دێنن کە حەدەسێک دەینووسن زیادی دەکەین لە دراما لە سیناریۆکە. ئەگەر ئەتو سەیری فیلمی کوردی بکەی ئەو قاڵبەی یاخ ئەو درامای کوردی ئەو قاڵبەی وەرگردووە کە ئەو نەسەی نووسرا و زیاتر لێ دەرناچن بەڵام ئەوان ناچار حەدەسی ڕۆژانە هەمووی زیاد دەکەن لە نێو سیناریۆکەدا. بۆیە درامای تورکی دەبینی 600 حەڵقەیە 700 حەڵقەیە 500 حەڵقەیە بۆیە درامای کوردی لە 30 حەڵقە تێنەپەڕیوە. جا پێم وایە هونەرمەندانی کورد هەمومان بێکەوە دەست لە ناو دەستی یەک پاڵپشتی یەک بکەین بۆ نووسینی درامای کوردی چجا فیلمی کوردی بۆ ئەوەی بتوانین زیاتر خزمەت بە هونەری گەلەکەمان بکەین هونەرێکی کوردستانی بێ. بەڵێ من لەسەر ئەو بۆچوونەی بەڕێستان کە ئێستا باسە کرد با بڵێن لە کاتی ئیشکردنە دیمەن زیاد کرێت ئەمە کێشەی زۆرەکەوێتەوە کاکسامی خۆت لە بوارەکەیت یا کێشە لەگەڵ نووسەرە کێشە لەگەڵ دەستەی بەرهەمێنەرانە کێشە لەسەر بودجە کێشە لەسەر ڕێڕەوی کارەکە یعنی یەک دیمەنێک کە زیادەکرێتەوە دیمەنە لەوەیە یەک ڕۆژی تەواوی بێتێ ڕۆژێکی تەواو کار لەسەر بودجاکە کار لەسەر خشتەی هەموو ستافەکە ئەکە ئایا ئەو ستافە چەندیان ئەتوانن ئامادە بن بۆ ئیشەکە لەو ڕۆژە زیادەیە ئەمانە هەمووی کێشە دروستەکات تا ڕادەیەک هەموو بەرهەمە جیهانیەکان لەسەرەوە ڕێککەوتون
سیناریۆ پێش دەست بە تەسویر بکرێت بچنە سەر سێت بچنە سەر هەوارگەی فیلمگرتن سیناریۆ کامل بوو بێ و کەسێک دەقڕاگر بێ بۆیە نێڵێ شت زیاد کرێ شت کەم کرێ و ئەگەر زیادش کرێ و ئەگەر پێویستکە لەسەر لە هەواری فیلم لە سێت ئەوە بە ڕای گشتیە با بڵێن دەرهێنەر و نووسەر و هەر هەمویان ڕایان لەسەرێ بێت بەڵام زۆر جار کەمەوە ڕووەدا زیاترەوە لەسەر ئەو بنامەیە بنەمایە ڕووەدا کە کێشە لە لۆکەیشن لە جێگە لە هاوارە ئابێت بۆیە کەونە سەرەوەی چی لێ بکەن گۆڕانکاریە بکەن ئەوانە زیاتر لەو کاتەیە بەڵام پێشتر لە سیناریۆیە گۆڕانکاری تۆکماکەن بۆی بنەمایەکدا بنم بۆ دەست پێکردنی ئیشەکە بەڵام با ئێمە بینە سەر ئەوەی هەر لە سیناریۆەوە ئێمە ئەتوانین هەروەکو چۆن ڕۆمانێک چیرۆکێکە خوێنینەوە یەکسەر تاموبوونی کوردی پێوە دیارە یەکسەر شوناسی کوردی پێوە دیارە ئێخۆ سیناریۆکانیشمانە بێوا بێت ئەبێت سیناریۆکانیشمان بێتە بنەمایەک بۆ ئەوەی تاموبوونی هەموو چەمکەکانی شوناسی کوردی تیابێت کاتێک کە فلیمساز دێ ئیشی لەسەرکات ئەبێ ئەو سیما کوردیە بپارێزێ ئەو کاتە بە بۆچوونی من ئەو کاتە ئەتوانین بڵین وا خەریکە بنەمای سینەمای کوردی دروست دەکەین پێتوانیە لە سیناریۆوە ئەتوانین بنەمای سینەمای کوردی دروستکەین بە تاکیت بەڵام جەنابەت باسی ڕۆمانت کرد کە ڕۆمان زۆر جار ڕۆمانێکی ئەدەبی دەخوێنیتەوە تاموبوونی کوردی لێ دێ جیاوازێکی زۆر گەورە لە نێوان ڕۆمان و سیناریۆی فیلمدا هەیە بەر لە هەموو شتێک کە تۆ ڕۆمانێک دەخێنیتەوە هەمویان وەکو خەیاڵ دەینێ پێش چاوی خۆت و لە بێش چاوتن کاتێک کە دەخوێنیتەوە تۆ دەتوانم بڵێم سیناریۆیەکت بۆ دروست دەبێت بەڵام ئایا ئەو سیناریۆ حەقیقیە نەخێت من پێم وایە سیناریۆیەکی خەیاڵیە سیناریۆکی حەقیقی نییە چونکە لە ڕۆمان پێویستە کە تۆ دێکی بە سیناریۆ دەبێ اقتیباسی تێدا بکری دروستکردنی وێنەیەکی سینەمایی لە ڕووی حەقیقیەوە زۆر جیاوازە لەگەر ئەو خەیاڵی کە خوێنەرێک ڕۆمانێک دەخوێنێتەوە لە نێو شەمەندەفرێکدا سەفەر دەکا بۆ وڵاتێک دەڕوە خێریکی ڕۆمان خوێندنەوەیە جیاوازە لەوەی کە تۆ بێ فیلمێک دروستت کرد بێ و بتوانین لە نێو شەمەندەفەرێکدا سەیری فیلمەکە بکات چونکە دووشتی زۆر جیاواز و لێک دوورە تۆ کە باز لەوە دەکەی ڕۆمان بەڵێ ئێمە دەتوانین سوود لەو ڕۆمانە جوانانەی خۆمان وەربگرین بەڵام بە شێوازێکی اقتیباس بین بیکەینە سیناریۆ خۆی چییە دروستکردنی سیناریۆیەکی سەرکەوتو جێڕانەوەیە بە وێنەیەکی باش کاک سەرکەوت کە تۆش وێنە دەینی غێر لەو لێرەدا لە پرۆداکشن کۆمەڵێک مەسروف و ئەو شتانەت بۆ دروست دەبێت کۆمەڵێک پارەی دەوێت کۆمەڵێک بودجەی دەوێت بودجەتی دێ ئەو بودجەتانەش پێویستە چێ دابینی کە وەکەوەی کە باسمان کرد سینەمای کوردی لێرە هەژارە ئێستا تەنها حکوومەت پاڵپشتی دەکرد هیچ سەرمایەدارێک هیچ کۆمپانیایەک ئامادە نییە بێ فیلم دروست بکات تا ئێستاما کێشەی بازارمان هەیە کە کێشەی بازارمان هەیە بۆیە بەرهەمیشمان کەمەبەست عفوم کە دێمە سەر جوابی پرسیارەکەی جەنابەت ڕێک ئێمە دەبێت هەوڵ بدەین لە سیناریۆکانمان بەڵێ کوردانە بیر بکەینەوە بەڵام چ کۆمپانیایەکی نێودەوڵەتی چ کۆمپانیایەکی جیهانی ئامادەیە بێ پاڵپشتی لە سینەمای کوردی بکە یاخود لە فیلمی کوردی بکە بۆی شوناسی خۆی بناسێنی ناچار ئێمە دەبێت هەم حکوومەتی هەرێمی کوردستان هەم دەوڵەمەند و سەرمایەدارانی کورد خەمی ئێش و ئازاری سینەماکارانی کورد هەر بگرن بۆی ئێمەش خەمدا وەکو دەرهێنەران وەکو سینارستان وەکو ئەدیبان وەکو نووسەر و شاعران خەم لە شوناسی کورد بخۆین بەڕاستی منیش لەگەڵ تۆم 100% ئێمە دەبێ خەمی شوناسمان بێ کاک تەحسین فایقی هاوڕێمانەوەی وروژان بەڕاستی من دەستخۆشی لێ دەکەم لە جەنابیشت دەکەم جەنابەت خزمەتە چی جوانت کردووە لە ڕێ ئەو بەرنامەی جوانەی خۆت ئێمە حەقە هەمومان دەنگمان بخێنە پاڵدەنجی یەکتری بەیەکەوە سینەماکاران شانۆکاران فیلم سازان هونەرمەندان کە حکوومەت دەبێت زیاتر پاڵپشتی لە هونەر بکە بۆ ئێمەش لە ڕێگەی هونەرەکەمانەوە شوناسی ملەتەکەمان بناسێنین تا بتوانین فیلمە کوردەکان لە فستیڤالە جیهانیەکان بناسرێنەوە سەبکێکی تایبەتی هەبێ کە خەڵک ببینێ ئەو کاتە بڵێ ئەوە سینەمای کوردیە بۆیە من ناڵێم سینەما ببوورە چونکە تا ئێستا ئێمە نەبووینە ساحیبی سەبکەی تایبەتی فیلمی کوردی ڕێک نازانم لەگەڵ نیان لەگەڵ با من ڕوونکردنەوەیەک لەسەر مەسلەی ئەوە بم کە من باسی ڕۆمانم لە کاتێکا کرد ڕۆمان وەکو تەرزی نووسینی ڕۆمان جیایە لەگەڵ تەرزی نووسینی سیناریۆ ناکەم بەبەستمەوە نەبوو تێکەڵیان کەم
بەس بەبەستم لەوە بوو لە ناو ڕۆمانەکانە یا لە ناو چیرۆکەکانە لە ناو شعرەکانمانە تام و بۆنی شوناسی کوردی پێوە دیارە بۆ نمونە ئێمە بادور نەڕۆین گەورە ڕۆماننووسی کوردیە شارکەماڵ خۆ بە تورکیە نووسێت بە تورکیە نووسێ بەڵام هەر کەسێک لە هەر جەیەکی دنیاکەی خوێنێتەوە هەستەکەوە شوناسی کوردی تایە هەستەکە تاموبۆنی کوردی تایە زۆر زۆر دوورە لە تورک بەڵام تورکەوێ بە زۆر خۆی بک بە خاوەنی بەڵام نا ئەو لە ناو ڕۆمانەکەی دیارە یعنیێر کوردیەکی تەواو کوردیە ئەوە من ئیجا من داوای ئەوە شەکەمەڵن لە سینناریۆش ئەتوارێ ئەو تەرزە کوردیە دیار بێت ئەو سیما کوردیە لە ناو سینناریۆش دیار بێەوە مەبەستم ئەوەیە بەڵام بەنسبەتەوەی کە بەڕێستان باسەکەوتت هەرە بێ حکوومەتی کوردی پاڵپشت بێت بۆی سینەمای کوردی دروست بێت من لەگەڵەوە بۆ چوونەیان نیم چونکە بۆ سینەمای کوردی لەسەر دەستی فلیمسازان دروستە بێت فلیمسازان ئەگەر لە سینناریۆست و ئەگەر لە خەیاڵی دەرهێنانی دەرهێنەر و ستافەکە هەموو دەسو پەنجیان تاموبوونی کوردی پێوە نەبێت چۆن فیلمێکی کوردی دێتە بوونەوە بە شوناسی کوردی با حکومە تەردامی بکە با دامی نەبکات ئەوەتانێ برادێکمانەیە کاکالان هەمووان سینناریۆیەکی نووسیوە کەمپەنیەکی جیهانیە لە بەریتانیا گرتوێتی خۆی ئەیانوێ بۆی فیلمکەن بەڵام سینناریۆکە تەواو تاموبۆنی کوردی پێوە دیارە وە کەمپەنیەکەش کەمپەنیەکی بەریتانیا پێی هەڵەسن و بۆی تەسویرەکەن دێنە کوردستانیش کەواتە ئێمە ئەتوانین ئێمە بێت سینەماکارەکانمان کوردی بن ئەبێ سینەماکارەکانمان دەست و پەنجەیان کوردی بێ هەر بۆ نمونە ماوەیەک شەپۆلێک پیا بوو زۆرێک لە گۆرانی بێژەکانمان ئەچوون لە تورکیا چون لە ئێران پارەیەکی کەم ئەوان مۆسیقایان بۆیانە کرد دوای ئەهاتنەوە هەموو گلەیانە بۆیان کاکە دەست و پەنجەی ئامێژانەکان کوردی نەبووە کەواتە ئێمە ئەبێ لە گروپەکانمانە لە تیپەکانمانە ئامێژەنەکانمان ئەبێ ئەوان دەست و پەنجەیان کوردی بێ بۆیە ئەبێ کامیرەمانەکەمان کامیرە ڕابەرەکەمان کاتێ سینەماتۆگرافەرەکەمان ئەبێ هەموو ئەو ستافەی لە پشت ئەو فیلمەوەیە ئەبێ هەمویان چاو و بینین و تامی کوردی بکەن ئەبێ لەوانەوە دەست پێ بکەین بۆی بنیاتی سینەمای کوردی تۆکمەترکەین من پێم وایە هەیە پێم وایە ئەگەر هەر نەبێ بەو بوونەی بڵێن سینەمای کوردیمان نییە بەڵام شتێکمانەیە خەریکە بنیاتێک دروستە بێت ئەڵێنەوە سینەمای کوردیە ئێستا پرسیارێکەکەم لە بەڕێزان کاکسامی جام کاتێک کە فیلمێکی کوردیە بینی ئەتوانی جێیکەیتەوە لەگەڵ فیلمێکی فارسی ئەتوانی جێیکەیتەوە لەگەڵ فیلمێکی هندی ئەتوانی جێیکەیتەوە لەگەڵ فیلمێکی تورکی کاکسامی منیش پێم وتی لە سەرەتا کەوتم ئێمە سینەمای کوردیمان نییە بەڵام فیلممانەیە بەڵێ ئێمە لە فیلمەکان بە شتێک دەتوانین جیا بکرینەوە کەوتم فیلمی کوردی زیاتر بەرەو ئاقاری سیاسی ڕۆیە سینەمایەکی سیاسیە ینی جۆرەها فیلمی سیاسیمانەیە لە ڕێگای فیلمەکان توانراوە ئەنفال هەڵەبجە ئەو ئێش و ئازارانەی کە ملەتی کورد تووشی بووە بەو لە کۆتاییەکانی ساڵی 2014 شەڕی نەگرسی داعش ئەو فیلمانەی کە دروست کراون زیاتر فیلمی سیاسی بوون ڕێک وایە منیش پێ دەڵێم نەخێر ئێمە بۆیەش من دەڵێم ئێمە سەرکێکی تایبەتیمان نییە لە فیلمی کوردی کە بەڕێزت ئاماژت بە شوناس کرد لە ڕێگای پرسیارەکەی کاک تەحسین ڕێک وایە ناتوانین فیلمەکانی کوردی جیا بکەینەوە لە فیلمی ئێران و تورکیا و ئەو وڵاتانەی دەوروبەر چونکە ئەوان کەلتورەکان لەسەر کەلتوری مەزاڵە وە دوایی هونەری سینەما بۆ ئێمە بەگشتی بابەتێکی نوێیە ئێمە نەمانتوانیوە تەجاوزی سینەمای جیهانی بکەین سینەمای بۆلیۆت بکەین سینەمای هۆلیۆت بکەین سینەمای وڵاتی ئێران بکەین سینەمای وڵاتی تورکیا بکەین ئێمە تەنها توانیمانە لە ڕووی ناوەڕۆک کە چیرۆکەکانمان ئایدیاکانمان جیاوازیان هەیە کاک سەرکۆ بۆ من 100% لەگە قسەکەی جەنابتم ئێمە نەخێر نە لەوان باشترمان پێدەکراوە تا ئێستا ئێشاڵە لە ئایندە دەتوانین باشتر لەوان ئیش بکەین کە دەژڵێم دەبێ حکوومەتی هەرێم پاڵپشتی بکە بەڵێ چونکە ئێستا ئەو مۆبایلەی من و جەنابەت کە قسەی پێ دەکەین ئەو خەدەی کە
ئەتەرنێتی تێدانە بێ و کارتی تێدانە بێ ئیش ناکە سینەماکاری کوردیش بۆیە دەبێت دەعمی هەبێت چکە کۆمپانیا ئەتوو بە کە باسی کاک ئالان دەکەی لێرە وسلااو ڕێزمێ لۆ کاگالان چاوی ماچەکەم براو هاوکارم کاک ئالان شانسی ئەوەی هەیە کە پاسەپۆرتێکی بەریتانی یاخود جنسیەکی بەریتانی لە ژیرفانایە لەو وڵاتە دەژێ بۆیە بۆ ئەو ئاسانە برای بە ڕێزیشمان کاکی سەهیمی عومەر خەلیفە ئەویش لە نەرویز دەژێ دەتوانین فاند وەرگری لە وڵاتە چکە بە حکومەوەی ناسنامەی ئەو وڵاتی لە جیرفاندایە ئەوەی کە بۆوان ئاسانکاری دەکرێت لەوانەیە بۆ من و سینەماکاریشتر کە لە ناوەوەی کوردستان دەژین نەتوانین چکە بۆ ئەوان ئاسانتر دەستیان پێدەگا هاوڵاتی ئەو وڵاتن لە هەموو جیهان وایە جەنابیشت لە دەرەوە کە ژیاوی دەزانی کە تۆ فیلمێک پێشکەش دەکەی سیناریوەیەک جا کوردی بی فارسی بی عەرەبی بی گرنگەوەی سەرنج ڕاکێش بێ بۆ ئەو کۆمپانیایە کە بتوانێت تا چەند سوودی لێ دەبینی لەوانەیە ئەو کۆمپانیایی کە دامی کاک ئالانی کردەوە یان دامی کاک سەهیم دەکات پێی خۆش بێ پەلباوێژێت بەرەو جیهانی بوونی زیاتر لە هەموو کەلتورێک لە هەموو شوێنێک سینەماکەی خۆی بێدەوڵەمەندکە بۆیش پارەی لەسەرت دەکات بتوانێت بزنسێکی باشی پێ بکە بەڵام کە منێک دەستم ناگە بە ئەوروپا و ناسنامەی وڵاتی ئەوروپیم نییە وەڵاهی من پێم وایە ئەستامە بتوانم لە دەرەوە بتوانم فیلمێک بتوانم فاندێک وەرگرم کە فیلم بەرهەم بێنم من بابێ من لای ئەو لەسەرەوە وەڵامم هەیە بتوانین گەنگەشەی زیاتر بکەین بەڵام بابێمە لای پرسیارەکانی برادرانیش کاک بابان حەمە ساڵە هەڵێت چەند پرسیارێکی تایبەت سەیری کارەکانی کاکسامی ئەەکەم کاکسامی چۆن ئاوا لە زۆر ڕەهەندی سینەما ئەبینیەوە بۆ نمونە ئەنیمەیشن کورتە فیلم یان فیلمی تر ئەمە ئاساییە بۆ دەرهێنەر لە زۆر بوار چالاک بێت من سپاسی کاکدابان دەکەم دووبارە دیارە من خۆم بە خۆشحاڵ دەزانم کاک سەرکۆ کە توانیمە لە هەموو ژانرەکانی فیلم کار بکەم هەم فیلمی ئەنیمەیشن هەم فیلمی دوکۆمنتاری هەم فیلمی کورتی با بڵێن داستانی چیرۆک ئامێز من کە پەنام بۆ ئەنیمەیشن بە حەقەت بتوانم یەکشت بڵێم من توانیم کە فیلمی دوکۆمنتەری دروستکەم و فیلمی داستانی دروستکەم بۆیە وەکو دەرهێنەرێک من توانیم ئاسانتر پێی بە فیلمی ئەنیمەیشن ببم چکە هەمومان دەزانین ئەنیمەیشن میدیۆمێکی تایبەتە جیهانێکی تایبەتە ستایلێکی جیهانیە و زیاتر خەڵک ئەوڕۆ ئیشی لەسەر دەکات بۆ بابەتی کورت و پوخت و ئەو شتانە ئەگەر من دیکۆمنتەریم کار نەکرد بە و یاخود فیلمی داستانیم کار نەکرد بە لە ڕووی ڕووناچی و دەنگ و ئەو شتانە شارەزان نەبوو بایمایە لەوانەیە نەوێرا بەم خۆم لە فیلمی ئەنیمەیشن بدەم چونکە بەڕاستی کە دەڵێن ئەنیمەیشن ئایا دەرهێنەری هەیە بەڵێ بە تاکید دەرهێنەری هەیە ڕاستە ئەنیماتۆرێک هەیە هاوکارە لە دیزاین و لە دروستکردنی کارکتەر و ئەو شتانە بەڵام ئەو دەرهێنەرش زەوق و سەلیقەی ئەو دەرهێنەش لە ڕووی ڕووناچی لە ڕووی دەنگ لە ڕووی ئەو ستایلانی کە هەڵی دەبژێری ئەو کارکتەرانە ئەو فیگەرانێکە دروست دەکرێن بەڵێ دەرهێنەرەکە لێرە کاریگەریەکی تەواوی دەبێت لە 95 لە فیلمەکە اینجا ئەنیماتۆر جوانکاری دێتە سەری لە ڕووی دیزاینەوە من زۆر کات کە ئیشم کردووە دەشتوانم بڵێم لەگەڵ ئەنیماتۆرەکانی عێراقی کارم کردووە ڕێیەکانی خۆم 95 فەرز کردووە ئەو دەڵێ ناکرێت بە حکمی ئەوەی کا من لە هەموو ستایلەکان ئیشم کردووە بۆیە دەتوانم بڵێم بە جورئەتەوە دەتوانم لەگەڵ ئەنیماتۆرەکەم مناقەشە بکەم کە ئەو فیلمە ئەو فیگەرە دەمێ وابێ و باگراوندەکەی وابێ و جوڵەی پشتی وابێ و ڕەنجی جلوبەرگەکانیش ئەو دیزاینە دەبێ وابێ بڵێ بابێنەوە لای کاک تەحسین فایقی هاوڕێ عەزیزمانەڵێ ئەم دۆزە پێویستی بە دروستبوونی چەپۆلێکی کاریگەری نەتەوەیی لە سینەماکاران پێویستە کە پشت بە پشتبەستن بە میتۆد و ڕێکاری دروستی دیراسی دەست پێ بکات و هەوڵی هەڵچنینی خشت بە خشتی بنیاتنانی سینەمای کوردی بکات دوور لە تەوژمی لاسایی گەرایی ڕیالیزمی نوێ و سەبکەکانی تر کە سینەماکارانی کورد پێیان سەرسامن یاخود ئاشنان ئەمە بۆچوونی کاک تەحسین فایق ئەگەر بۆچوونە لەسەری هەبێت دەستی خۆش بێ بۆچوونەکەی زۆر جوانە کاک سەرکۆ کاک تەحسینیش خۆی ڕێکخراوێکی سینەمایی هەیە لە پایتەختی هەرێمی کوردستان من لێرەوە ڕای دەگەێنم وەکو خۆم وەکو سامی کاکە لەوانێ جەنابیشت پاڵپشتی بکەی با کاک تەحسین خشتێکی لەسەردانێ و ئێمە خشتی دووەم هاوکار و پاڵپشتی دەبین جێگای دەستخۆشیشە بۆ ئێمە هونەرمەندانی کورد من بەر لە ئێستا باسم کردوتم با ئێمە لە سینەمای کوردی هەمومان لە شارەکانی کوردستان بەیەکەوە کۆ ببینەوە بەیەکەوە سیناریۆ بنووسین بەیەکەوە بین کاری جوان بکەین
بۆ ئەوەی بتوانین پاڵپشتی یەک بکەین وەکو ئەوی کە کات ئەسیم باسی دەکە من ڕێک لەگەڵ ئەوەدام با هەمومان با خشتی یەکەم ئەو دای بنێ خشتی دووەم ئێمەش لەگەڵی دەبین و هاوکار و پاڵپشت دەبین هەمومان دەبینە کرێکاری کاک تەحسینی بۆ دروستکردنی ئەو سینەمایە و ئەو شوناسە جوانی کە ئەو باسی دەکەن. بەڵێ خۆی لە ڕاستیە کاک سامی ژان کاک تەحسین هەوڵەکان بەردەوام هەیە بەردەوامی شەروا بووە هەر لە کاتی گریکەکانیش کاتێک کە شانۆکاران تزبس و ئەسقیلۆس و سۆفۆکلیس و یۆربیتس و ئەرستۆ و ئەوان هاتوون شانۆییان نووسیەوە دواییشی تر ئەرستۆ هاتووە ڕەخنەی گرتووە لە ڕەخنەکان بۆتە هۆکاری ئەوەی کە ئیتر ڕەوتەکە بەرەو پێش بچێ و زیاتر گەشە بکات. ئەڵبەتە لەم ماوەیە هەمومان بینیمان فلیمسازانی کوردە چوون لە دەرەوە لە تورکیاوە کاستیانەیەنا بۆی فیلمەکانیان بۆ ڕای بکەن یا لە ڕۆژەڵا لە ئێرانەوەیان هێنا ناڵێم لە ڕۆژەڵات یا ناڵێم لە باکوور لە ئێرانەوەیان هێنا ئەمانەیان هێنا وای لێ هات ئیتر زۆر سەرنج و بۆ چوون و ئاڵ و گۆڕ و گەنگەشە زۆر لەسەرەوانە کراکە بۆچی لەوێوەێنن بۆچی لە کوردستان نەبێت و ئێستاش لە ئەنجامی ئەو دوو زانکۆیە کۆمەڵە فێرخواز دەست و پەنجەیان ڕەنگین بووە لە بواری سینەماتۆگرافی و لە بواری لایتی ڕووناکی و لە هەموو بوارەکانی تر شارەزایی باشیان پیا کردووە. ئێستا وا ئەم فیلمانەی ئەم دواییە کایی بینین وە زۆر لە دراماکان من وای ئەبیسمەوە وا ئەبینم لە برادرانەی بیسم لە کاستەکانەی بیسم سێرەکەم ئێستا ئەوانەی پشتکان میرەش هەر کوردن کەواتە ئەمە ئەبێتە بە بۆچوون من ئەمە ئەبێتە هۆکارێک بۆ ئەوەی سینەمای کوردی ئەگەر دروست نەبوو بێت دروست بێت و ئەگەر هەشە خۆی زیاتر تۆکمە بکە و لەسەر پشتی خۆی بۆستێ و باشتر بێت بۆ چوونە لەسەر ئەوە چیە کە ئێستا بە کەسانی خۆماڵی خۆمان کاری فلیمسازی بکرێت ئایا سینەمای کوردی پێ دروستە بێ؟ بەتاکید هەردوو کۆلێژی کە لە کوردستان لە شاری هەولێر و لە شاری سلێمانی هەیە من دەتوانم بڵێم توانیوانە کۆمەڵێک قوتابی باش پێ بگەینن لە ڕێگە لە ڕووی فیلمسازیەوە کۆلێژی هەولێر کۆلێژی هونەرە جوانەکان بەشی سینەما و شانۆی هەیە دیارە لە سلێمانی بەشی تەنها فیلمسازیە من خۆم دەرچووە و کۆلێژان بەداخەوە کە 2 ساڵ تۆ دەبێت شانۆ بخوێنی پاشان لە ساڵی دو ساڵی دووەم دەبێت بە سینەما بەڵام بە هەر حاڵ بەر لەوەی کە کاکسامی منە لێرەیە هەڵوێستەیەکەکەم لە هیچ جەیەکی دنیا نییە 2 ساڵ شانۆ بخوێنی دوای شانۆ بێتە بنەما بۆ سینەما ڕێک وایە منیش پێویستم ئەوە بڵێم تێگەڵ بکرێت دیار بوو تەنها بەش سینەمایان دەخوێت لە سەرەتای دروستبووش کۆلێژەکە کۆلێژی سینەما بوو دوای بوو بە بەشی قوتابخانەی سینەما بوو سکوڵ سینەما بەداخەوە بەڵام ئیدی دوای کرا بە کۆلێژ و بەشەکانی تریشی تێدا جێکرایەوە هەم شێوەکاری و هەم شانۆ و ئەم بەشی دیزاین و ئەوانە ئیدی سینەما و شانۆش لەم کۆتاییانەدا چەند ساڵێک بەردێسەر پێکەڵ کرایەوە لەخێر ئەوەی کە منیش سێزم کردێ و لە هەموو دنیا بۆی گەڕاوم نەمزانیەوە 2 ساڵ شانۆ بخوێنرێت 2 ساڵ سینەما بەڵام ئەویدی ئەوە لە کوردستانەیە بەڵام بە هەر حاڵ هەر جێگای دڵخۆشیە کە تواندراوە ینی کۆمەڵێک کادیر و فێرخواز و قوتابی باش دروست بکە ئەوەش جێی دڵخۆشیە کە بتوانین لە سلێمانیش و لە هەولێریش خۆزگە لە دهۆچیش هەبە ئەو بەشە من پێم وایە لە کۆلێژی ئاداب لە دهۆ بەشی دراما هەبوو جارانجە نازانم ئێستا ماوە یاخۆ بەنیازم جارشکە بیکەنەوە ئەویش هەر دەبێتە سەرچاوێک ئەو هەموو توانە مرۆیە ناوخۆیی کە خۆمان دەستمان دەکەوێت لای خۆمان لای ئەو گەنجە خوێنگەرمانە و قوتابی جوانانێک کە دەردەچن لەو کۆلێژانە بەڵێ دەبنە سەرمایەک لە بۆ فیلمی کوردی و سینەمای کوردی هیوادارم زیاتر گرنگی لەلایەن حکوومەت بەو کۆلێژانە بدرێت کە دەڵێن حکوومەت چونکە حکوومەتی هەرێمی کوردستان دیراسەتەکە عایدی ئەوە وەکو کۆلێژی ئەندازیاری و کۆلێژی پزیشکی و ئەوانە هەرە کۆلێژانە سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بۆی هیوادارم بتوانین ئێمە لە ڕێگای ئەم کۆلێژانەوە گەنجی جوان نەوەی جوان بەرهەم بێنین بۆ
ئایندەی سینەمای کوردی. بەڵێ لە کۆتاییە نازانم من لای من پرسیار نییە ئێستاکە و برادرانش پرسیار نییە، بەڵام کاک سامیجان ئەگەر خۆت بەڕێستان تەوەرێکی کە چەمکێکی کە ماوە لە بابەتەکەت باسی بکەی فەرموو لە خزمەتای. زۆر سپاس بۆ جەنابەت کاک سەرکۆ، خۆشحاڵم لێرەوە کە توانیم ئەوانەیە لەوانەیەدا بەشدار بم. من داوای لێبوردن دەکەم خۆم لەو ئاستە نابینەوە بڵێن منوانەیەکم پێشکەش کرد لە حزوری زۆربەی هونەرمەندانی تری کە لە من باڵاترن لە ڕووی فکر و معریفە و فیلم و ئەو شتانەوە. من خۆم بە خۆشحاڵ دەزانم کە ئەوشۆ لە خزمەتی جەنابیشدا ئامادە بووم. خۆزگا بینەری زیاتر هەبوایە و نازانم چەند بینەرمان هەبوو چکۆ لای من دەرناچێ خۆزگە پرسیاری زیاتر هەبوایە بۆی بمانتوانی بە بەیەکەوە زیاتر گەنگەشەی بکەین. من وەکو سامی کاکە خاوەنی زیاتر لە 14 فیلمم، فیلمی دیکۆمنتاریم هەیە و فیلمی ئەنیمەیشنم هەیە و فیلمی 5 کورتە فیلمیشم هەیە. لە بوارە جیاجیەکانی دیش کارم کردووە، لە بواری ژن و ئافرەت کارم کردووە، لە بواری با بڵێن سیاسی فیلمم لەسەر ئەنفال و هەڵەبجە و چیمیاباران دروست کردووە، هەروە فیلمم لەسەر پێشمەرگە دروست کردووە، هەروە فیلمم لەسەر ئەو ئەنیمێشنانی کە دروستم کردێ لەسەر کۆچی کوردان. من توانیمە هیوادارم توانی بم لە ڕێگای سینەما، لە ڕێگای هونەری فیلم معاناتی گەلەکەم، ئێش و ئازاری گەلەکەم بەجیهان بگەێنم. قوربانی چاو دەبم کاک سەرکە دووبارە و سێبارە دەستخۆشی بۆ سایتە جوانەکەی جەنابێت. ڕێز و احترامی شمەیە بۆ هەموو فیلم سازانی کورد لە هەر کوێیەکی ئەو دنیایان لە هەر چوار پارچەی کوردستان چاویان ماز دەکەم لە ڕێگای سایتی فیلم سازانەوە. چاوەکەمی با بزانم کاک ئالان بۆچوونێکی هەیە، با بۆچوونەکەی کاکالانش بخوێنەوە. ئەڵە سڵاو لە هەردوو هاوڕێ خۆشەویستم کاک سەرکەوت و کاک سامی بۆ قوبڵکردنی سکرێپتەکەت لە دەرەوە دوو خاڵی سەرەکی هەیە. یەکەم بیرۆکەیەکی سەرنجڕاکێش، دووەم سکرێپتێکی نێودەوڵەتی واتە ئینتەرناسناڵ نەک لۆکاڵی. ئەوە ئەم بۆچوونەی کاک ئالان من لە ناو پرسیار لە ناو قسەکانتە کە باسی کرد منش هەمان شتم لا دروست بوو. با ئێمەی کورد وا تەسەور نەکەین ئیلا ئەبێ لە دەرەوەی وڵات بیت اینجا سیناریۆکەت سکرێپتەکەت ئەبێ بە جیهانی، نەخێر لە ناوەوەی وڵاتی شەبێت. ڕاستە کاک سەرکەوت، بەڵام با مشتێک بە جەناب بە کاک ئالانیش بڵێم. جەنابەت باست لەوە کرد کە ئێمە بتوانین بکوردێنین سینەمای کوردی بکوردێنین بۆی سەبکی سینەمای کوردی بە دیار بکەوێت. من بە کاک ئالانیش دەرێم لێرەوە ئێمە من لەگەڵ ئەوەدام هەمیشە فکرەکان دەبێت جیهانی بن. تۆ کە باسی مۆبایل دەکەی مۆبایل جیهانیە، کە باسی شتێک دەکەی ئەوڕۆ بۆ نمونە ینی مەسەلەکەنێت باسی درۆن دەکەی، درۆن دیاردەیەشی جیهانیە. مثالەن لە شەڕی ئۆکرانیا بەکاردێ و لە شەڕی داعش و کوردیش بەکاردێ کە دەڵێن ئەوجا ئایدیا و سوژەکانی ئێمە ئایدیاکانی ئێمە ئەگەر بمانوێت ئایدیای جیهانی بن بەڵێ، بەڵام کەسێکم پێم وانە کۆمپانیایەکی بەریتانی ئامادە بێ من خزمەتی هونەر و کەلتوری خۆم بکەم. سەبکەکە ئەتوکە باسی کاک سامی تکایە شتەکان با بە هەڵەوەر نەگیریم. کۆمپانیای جیهانیەکان بەریتانی بێ ئەمریکی بێ، من کە لە ئەمریکا ئاگام لێ و ئێستا لەو بڕام کاکالانیش هاوڕای منە بێت، چونکە ئێمە بۆچوونەکان لە دەرەوەین ئاگامان لێە. کۆمپانیا جیهانیەکان سەیری بابەتێک ئەکەن نامۆ بێت و پارە دروستکات، پارە پەیاکات. سەیری ئەوە ناکەن ئەم بابەتە ئیلا کوردی بێ یان ئیلا بێ ئەمریکی بێ یان ئیلا بێ بەریتانی بێ، نەخێر ئەوە نییە. با ئەو بۆچوونەمان لابەرین، ئەو بۆچوونە ئێمە خۆمان بە هەڵە بۆ خۆمان دروستمان کردۆمە. مەبەستمەوە نییە بەڕێستان زۆر برادری کەشەوەیان وتۆ نە، کۆمپانیا جیهانیەکان سەیری ئەوواکەن کاکسامی بابەتێکی نووسیوە زۆر نامۆیە بە سینەمای جیهان، ئیتر ئەو نووسیناریۆی تۆ ئەو بابەتی تۆ کاڵە بژاردووە بواد نووسیوەتەوە لەسەر ئاستێکی جیهانیە لە ئاستە لۆکاڵیەکە دەرچووە، بۆیە گاتە لای ئەوان ئەبێ ئێمە ئاوا بیر بکەینەوە اینجا بابەتەکانی خۆمان بە دنیا بگەێنین. من هیوادارم جەناب و کاک ئالان و ئەو برادرانەی کە لە دەرەوە ڕابەرایەتیمان بکەن بۆ نووسینی ئەو جۆرە سیناریۆیانە ڕێگان نیشاندەر بن بۆ
سینەماکارانی کورد بۆ فلمسازانی کورد ئێمەش بە خۆشحاڵیەوە کاک سامیجان مەبەست لە ڕابەرایەتیکردن نییە بەس بە منێک شتێکی بچووکە بە عرزکەم ئێمە لە خۆڕازیبوون لە خۆمان فڕدەینێ دەرەوە ئەم لە خۆڕازیبوونە با بڵێن غرورەی کە هەمانە لە کوردستان هەمانە زۆرمانەی بینە دەرەوەش لە دەرەوەش وا ئەزانێ ئێستا لە دەرەوە سینەماکانی جیهانیان مۆسیقەکانی جیهانیان شێوەکارەکانی جیهان فەرشی سوورمان بۆ ڕاخن بەڵام لە کاتێکە ئێمە دوو کەلتوری جیاوازین دوو فەرهەنگی جیاوازین دوو بیرکردنەوەی جیاوازین لە کوردستان زۆرێ بیرەکەینەوە کاڕووینە دەرەوە ئەوان بیرکردنەوەی شکیانەیە من خۆم تووشی ئەوە بوومە من خۆم لە کوردستان کاتێککە فیلممە کردانەوە تو 6 یەکێ بووم لەوانەیە کە جێدەسم دیار بوو وا مەزانی بچمە دەرەوە لە دەرەوە ئیتر من تەواو پەکم ناکەوێ بەڵام باوەڕتە بێ کاکسانی لە سفرەوە دەسم پێ کرد چوون بۆ فێرخوازی دوو زانکۆی فیلمسازی 8 ساڵ چوون بۆ فێرخوازەکانیان بە بەلاش بە خۆڕایی بە خۆبەخش نواندنم بۆیانە کرد بۆی جۆم لە سەرنجی مامۆساکەیان بێ و جۆم لە ستایلی دەرهێنانی ئەو فێرخوازە بێ بزانم چیە لیانەوە فێر بم سێرم کە زۆر جیاوازە ناجیاوازە حتمان جیاوازی جەنابەت کە باس کرد منیش باسی وەم کرد زۆر کات بەداخەوە ینی فیلمسازانی کورد غرورەتە چەند تێدایە و خۆیان بە لەوە حەزمە گەورەتر دەبینن بەداخەوە و ئێمە لە کوردستان کێشە شتریشمان هەیە کێشەی ڕەخنەگرتنی سڕینەوەی یەکتریمان هەیە بەداخەوە ینی ئەو هەمووە ڕەخنە لە خۆگرتنە ئەو هەموو ڕەخنە خراپەی کە لەکتری دەگرین لە باتی ئەوەی پاڵپشتی یەک بکەین گرنگی ئەمە ڕەخنە لێکبرین بەڵام ڕەخنەکانیان بنیادنەر بن ڕوخێنەر نەبن ڕێک وایە ئێمە تا ئێستا لە ڕیزبەندیەکە لە پاشەوەی تا نەچیتە دەرەوەی وڵات و تا دەرەوەی وڵات نەبینی و تا سینەما جیهانیەکان نەبینین ئاستی خۆمان نابینین کە ئەو ستایلە جیهانیان نەمان بینی لە فستیڤالەکان فیلمی جیهانمان بینی فیلمی خۆشمان بینی ئەو کاتە دەزانین ئێمە زۆرمان ماوە بگەین بە ئاستی وان بەڵام فیلمی کوردی توانیوێتی ئەوەی کە سەرنجی بینە ڕابچێشەی لە دەرەوەی وڵات کاکسەکۆ من پێی وای دەبینم چیرۆک و ئایدیاکانی ئێمەیە جیاوازاگەنا ئێمە هەم وەکو ئەوان هەر مرۆڤین ئەگەر ئەمە شاخ و داخمان هەبێ ئەمە دەشت و لادێمان هەبێ لە ئەوروپاش و لە ئەمریکاش و لە هەموو دنیا هەر ئەوە هەیە بەڵام من پێم وایە چیرۆکی فیلمە کوردیەکان توانیویانە سەرنجی خەڵکی بێگانە ڕابچێشن خەڵکی دەرەوەی وڵات ڕابچێشن ئەجانب ڕابچێشن لە بۆ فیلمە کوردیەکان دووبارە هیوادارم بابەتەکان بابەت مەسەرەن بابەتی کوردی لەوەیە لە لای ئەوان نامۆ بێت بۆیە بەڵێ ئەو سەبجێکتێکی ئێمە هەڵی بەڵێ ئێمە کێشەکەمانەوەیە نازانین بە چی تەرزێک بنووسین بۆی بە جیهانی بێت ئێمە ئەوە کێشەمانە بۆیە کەمپەنیە جیهانیەکانیش کەم بابەتی کوردی هی سیناریستی کوردی وەرئەگیرێت تەنانەتەوانی کە لە دەرەوەشن کە ئەنووسن ئەینێرن بۆ کەمپەنیەکان من خۆم سیناریۆم نردووە بۆ هەنێک لەو پێشبڕکێی سیناریۆیانە هەر با بڵێن لە ناو 10,000 گەشتۆتە 1000 لە 1000 گەشتۆتە 100 لە سەتەکە فڕێدراومەدە دەرەوە بۆ هێشتا تێنەپەڕیوە لە سەتەکەیە هەڵبژاردن بۆ شتی من بکەن یان بۆ هەنێ جێگە نردوومە بەڵێ هەڵیان بژاردووە بەڵام هەڵیان بژاردووەکو دەقێکی باش بەڵام وەکو دەقێکی بازار کەمپەنیەک بێت وەری بگرێ بیکا بە فیلم نەبووە تا ئێستا نەبووە ئەمە کێشەکەی ئێمە خۆمان لەمانە جیانە کردوێتەوە ئاگامان لەو تەرزە نییە ئەوە کێشەی گەورەمانە کاک سامی گیان بزانم چیتر برادران کاک عەدنان هاتۆتە ناوە با کاک عەدنانش بۆ چوونی وەرگنی وڵێ سڵاو لە ئازیزان دەستان خۆش ئایا ئەلتەرناتیفی سەپۆرتی کەرتی گشتی چییە؟ ئەو شەپۆلە جوانی فیلمسازی چۆن بەردەوام بێت چی بکەین ئەم هەوڵە بەردەوام بێت تکایە ئەم پرسیارە بە جددی وەربگرن کاک عەدنان من بە زۆر بە جددی وەرێگرم ئیتر بزانم کاکسامی چیە لێ فەرموو کاکسامی وەڵا برام هەمومان بەجددیما وەگرتە کاک سەرکەوت کاک عەدنانیش یەکێک لەوانەیە کە خەمخۆری سینەمای کوردی بۆ دەتوانم بڵێم کاک عەدنانیش فیلمی باشی دروست کردێ و سیناریۆ باشی دروست کردێ و من شایدی ئەوەی بۆ دەم کە چەند هاوکاری چەند گەنجێکیشی کردووە کە ببن بە فیلمساز من هەمیشە وتومە دەست لە ناو دەست پاڵپشتی یەک بین بۆی بتوانین شەپۆلی فیلمی کوردی سینەمای کوردی بەرەو پێش ببین تا پاڵپشتی یەک نەکەین تا یەکترمان خۆش نەوێ
باوەڕتان هەبێ باوەڕ ناتوانین پێش بکەوین چکە ئێمە بەر لە هەموو شتێک دەبی خۆشەویستی لە نێوانمان دروست بێ لە هەنێوان هەموو شارەکانی کوردستان بۆی بتوانین بەرهەمی باشی کوردی دروست بکەین و پاڵپشتی داراییش گرنگە لێرە کاک سەرکۆ بەجددی ئەگەر پاڵپشتی داراییمان نەبێ تاکیدی دەکەمەوە مۆبایلەکەی من ئەگەر کارتی تێنەکەی ئیش ناکە ئەکتەرێک ئەگەر پارەی نەدەیتێ بەشداری ناکە سینارستێک چووکە سینەما بەحقەت لە هەموو جیهان لە هەموو دنیا سینەما حرفەیە پیشە خەڵک پێی دەژێ بۆ ئەکتەرێک حەقی خۆی نەبێ وەکو دکتۆرێک پارە وەربگرێ چۆن دکتۆرێک نەشتەرگەریەکی گەورە دەکە پارێکی باش وەربگرێ و پارێکی خیالی وەردەگرێت ئەکتەرێک دەرهێنەرێک سینەماتۆگرافێک لایتینگ ئەوەی کە ئیشی لای دەکا لایتینگە بۆ نمونە مۆنتێرێک ئەوەی کە کاری مۆنتاژی فیلمەکە دەکا حەقی خۆیتی بە هونەرەکەی بژێ جا ئێمە هەمومان دەبی پاڵپشت و سەپۆرتی یەکتری بکەین لەلایەن بۆی بەرهەمەکانمان بەپێز بێ حکوومەتی هەرێمی کوردستان و سەرمایه‌دارانی کوردستان دەبی پاڵپشتی ئێمە بن بۆی ئەمە بتوانێت ڕەوتی هونەری کوردی و فیلمی کوردی و سینەمای کوردی بەرەو پێش بەری بەچی دەکرێت کە دەڵێن بابەت هەموو شتێک هەرمادینیە لە ڕووی عقلیەوە لە ڕووی فکریەوە هەمومان پاڵپشتی یەکتری بگرین ئەگەر کاک عەدنان بۆ نمونە کاک تەحسین برادەرێک لە سلێمانی لە دهۆک فیلمی دروست کرد بە هەمومان هاوکار و پاڵپشتی بین کاک شەوکەتە برادرانی سلێمانی کاک سەردار و ئەو برادرانی کە فیلم دروست دەکەن هەمومان پاڵپشتی یەک بین لە دروستکردنی فیلمەکانمان ئەو کاتە ئەو ڕەوتە ڕاناوەستێ و زیاتر دەڕوا و بەرەو پێش دەڕوا هیوادارم هەمومان کوردیانە بیر بکەینەوە بۆی بتوانین سینەمای کوردستانی فیلمی کوردستانی دروست بکەین پاڵپشت و سەپۆرتی یەکتری بکەین حکوومەت و سەرمایه‌دارانیش داعمی مادیمان بکەن ئەو بەرنامەی جەنابیشت سەپۆرتی ئەوەمان دەکات کە ئێمە زیاتر پاڵپشت بین بە پشتی یەک بگرین بۆی بتوانین بەرەو پێش بڕۆین بەڕاستی ئەوەش تەوەرەکی گرینگە کە جەنابەت لێرە دەیوروژێنی و کێشەیەش کەشمانێ ئێمە لە بەڕاستی لە کوردستان میدیا زۆر گرنگی بە بواری سینەما و فیلم سازی نادات بەحقەت ئەوەندەی گرنگی بە گۆرانی بێژێک دەدرێ گرنگی بە سینەما کارێک نادرێ ئەوەندەی کە گرنگی بە نازانم یانی مۆدێلێک دەدرێ گرنگی بە سینەما کارێک نادرێ چونکە بەڕاستی ئەوەی سینەما کار دەیکە کارێکی ئەستەما کارێکی قورسە دەتوانی فیلمێکی کوردی شوناسی کوردی لە ڕێگای فیلمێکی 4 دقەیی 3 دقەیی کە کورتە فیلمی پێدەگوت یاخود لەوەی فیلمێکی درێژ و بڵند دەباتە فستیڤالە جیهانیەکان بۆیە ئێمە پێویستە میدیاش زیاتر پاڵپشت و هاوکارمان بێت دەستخۆشی لە جەنابیشی دەکەم کاکسەر چاوەکەمی من کا عەدنانجان بۆ چوونێکم هەیە و هەموو جارێکش دووبارەم کردووەتەوە و لە وابزانام لەگەڵ بەڕێستی شتانە کا عەدنان هەرباسم کردووە ئەلتەرناتیڤی سەپۆرتی کەرتی گشتی چییە؟ ئێمە با لێرەوە دەست پێ بکەین کا عەدنانجان ئەمە هەموو کەمپەنیە جیهانیەکانە بینین بۆلیو دەبین هۆلیوود دەبینین و ئەوانی تریش کە فیلم لە لای ئەوان گەشەی کردووە لەبەرەوەی بازاڕیانەیە دروستکردنی بازار بۆ سینەمای کوردی بۆ فیلمسازی کوردی یەکەم هەنگاوە بۆی نەجاتمان بێ لە هەموو کێشەکە بازاڕیش لە ئەنجامی چییە لە ئەنجامی لە تێکستەوە بێت تا ئەگەینە با بڵێن پۆست پرۆدەکشن چۆن بتوانین ستایلەکانمان بگۆڕین چۆن بتوانین ڕێگایەک بدۆزینەوە بۆی ئەو بازاڕە دروستکەین ئەبێ هەمووی ریفۆرمێکی کەی بکەینەوە بە ستانداردێکی جیهانی وەکەوەی کە کەمپەنیە جیهانیەکانی وەبەرهێنان پێویستیان پێیەتی نەک کەمپەنی وەبەرهێنانی خۆمان ئەمە یەک دوو ئێمە ئەبێ واز لە ئەوە بێنین حزبێک لایەنێک حکوومەت پاڵپشتمان بکات بۆی فیلمەکانمان پێ بگەێنین ئەوە ئەبێ کاتی بێت هەتا ئەو کاتە بێت کە کەمپەنیەکی بەرهەمێنان دروستە بێ و ئیتر بازار بۆ خۆی دروستەکات ئەمە وابزانم لە فستیڤاڵی دهۆکی شاگال لێبوو منم بابەتەم باس کرد و ئێستا شەپۆلێکی زۆر بەتەوژم هەیە لە ناو فیلمسازانی کووردە من بۆ خۆم لە لای خۆم هەوڵێک هەیە ئەگەر هەوڵەکەم سەر بگرێ نایەڵم ئەم شەپۆلە پەچی بکەوێ و بەرەودا ڕوخان بچێت چونکە من هەوڵێکە دەم کاک عەدنان با تۆش هەوڵێ بی بە هەر یەکەمان لە جێ خۆی و هەوڵێ بات ڕێگایەک بدۆزینەوە دەلاقەیەک بدۆزینەوە تێرفەتێک بدۆزینەوە بازار بۆ سینەمای کوردی دروستکەین بازاڕێکی جیهانی
بۆی نێڵین ئەم شەپۆلانە بەرەو پوکانەوە بچن یان بەرەو داڕمان بچن. ئەمە من وای ئەبینم ئەبێ بازاڕە جیهانیەکەی بۆ دروستکەین، ئەبێ وابێت فیلمەکانمان لە دەرەوەی وڵات لە سینەماکانی دەرەوەی وڵات بێگانەکان ئەجنەبیەکان خەڵکانی وڵاتانە سەرەی بۆ بگرن. ئەمە چۆن دروستکەین، چۆن بگەینە ئەو هەنگاوە ئەوە لەوێەوە هەوڵەکەمان جددیە بێ و لەو قەیرانش ڕزگارمانە بێ. ئەمە بۆ چوونی منەکە عەدنانجان. ئیتر بەو هیوایەم بزانم بۆ چوونی کەش چی ئەبێت. کاک سامی جان یەک دوو بۆ چوونی کەشەیە باوانش بکەنمەوە و باوانش هین نەبن لێماندا نەبڕێن. کاک بابان حەمە ساڵە هەڵێ بەڵای کاکسامیەوە گەنجەکان زیاتر لە چی بوارێ سینەما پەرە بەتوانەکانیان بدەن، ئەنیمەیشن یان کورتەفیلم کامیان زیاتر بە بازار ئەکرێن بۆ ئەم سەردەمە. داهاتووی ئەنیمەیشن لە کوردستان چۆنە بینیت؟ سوپاس دووبارە بۆ کاکدابان. بەڕاستی یعنی ئەمە کێشەکمان هەیە لە کوردستان. من وەکو ئامۆژگاری ناچووکە، بەڵام پێم خۆشە سینەماکارە گەنجەکان هەمویان بواری دەرهێنان هەڵ نەبژێرن. کێشەی ما لە سینەمای کوردەوە کێشەی دەرهێنەرمانی ئەگەر هەمومان دەرهێنەر بووین کاکسەرکەوت ئەدی چێ سینەماتۆگرافەر بێ، چێ ئیشی لایت بکات، چێ ئیشی دەنگ بکات، چێ ئیشی دیزاین بکات، چێ ئیشی ڕەنگ بکات، چێ ئیشی بەڕاستی دەستیاری دەرهێنەر بکە. یعنی ناکرێ هەمومان دەرهێنەر بین، دەکرێ هەمومان سینەماکار بین. هیوادارم گەنجەکان زیاتر بەرەو کاری پیشەیی بڕۆن، کاری سینەماتۆگرافی هەڵبژێرن، کاری دەنگ هەڵبژێرن و بە دڵنیاییشەوە هەموو ژانرەکان پێویستە، هەم ئەنیمەیشن، هەم فیلمی داستانی، هەم فیلمی دۆکۆمنتەری. جا ئەوە دەگەرێتەوە زەوق و سەلیقەی ئەو هونەرمەندە گەنجانەی ئەو هاوڕێ گەنجانەی قوتابی گەنجانەی کە دەردەچن چ بوارێک هەڵدەبژێرن. بەڵام من پێم باشە هەمویان نێنە بواری دەرهێنانی فیلمی سینەمایی، بە سێ بەشیان بچنە بواری سینەماتۆگرافی و دەنگ هەڵگرتن و ڕووناچی، دیزاین، جلوبەرێک. چونکە بەحقیقەت ئەمە نەقسمان لەوە هەیە کە جەنابەت کێشت گلەیت لەوە کردی گوتت برادران یاخود لە تورکیا یاخود لە کوردستانی ڕۆژهەڵات یاخود لە باکوور چوونە ستاکیان هێناوە بۆی فیلمەکانیان بۆ ڕای بکەن. ئەوە کێشەی ئێمەیە، چونکە ئێمە هەمومان بووین بە دەرهێنەر، کەسمان نەبووینە دەنگ هەڵگر و سینەماتۆگرافەر و لایتینگ و دیزاینەر و کۆمەڵک شتی تر. بۆیە ئەو قەیرانەمان هەیە. هیوادارم هەمومان بتوانین دیسان وەکو باسم کرد پاڵپشتی. بەڵام یەکشت زۆر گرنگە کاک سەرکەوت، ئێمە هونەرمەندان وایە دەبێت قسەی ڕاست بکەین لە کاتی ڕاستیدا. ڕاستیەکان کاریگەریان هەبێت، قسەکانمان کاریگەری هەبێت. ئەوە وەزیفەی هونەرمەندە. کاتوو دەگەیە شوێنێک دەبێت قسەی ڕاست بکەیت بۆی قسەکانت بگا. یعنی ناکرێ ئەمە هەمومان خۆڵ بکەینە چاوی ئەو کەسانی ترکە بیانوێ پاڵپشتیمان بکەن بۆ ئەوەی دەنا پاڵپشتی سامی کاکەی بکرێ، من بچم تەنها وەسپی خۆم بکەم بڵێم بەس من فلیم سازم ئەوتر نازانێ. ئێمە گرینگە قسەی خۆمان بکەین هەمومان بە یەک دەستە بۆی ئەو ڕەوتەی کە جەناب و کاک عەدنانیش پێشستا باسان کرد بەردەوام بێ. ناکرێ سینەما بەخۆشەویستی دەکرێت، سینەما بە هاوڕێتی دەکرێت، بە برادایەتی دەکرێت، لە پاڵپشتی یەکتری کردن بەردەوام بێ. بەڵێ کاک سامی، کاک ڕۆژار قارەڵێ بۆچی فیلمێکی زانستی یان مێژوویمان نییە، هەتای چێیە؟ ببوورە تێنەگەیشتم. ئەڵێ بۆچی فیلمێکی زانستی یان مێژوویمان نییە، هەتای کوێیە؟ والله کاک ڕۆژگارە قسە دەکات. سلااوڕێزم لە کاک ڕۆژگاری فیلمی زانستیدا لە قاڵبی ساینس فیکشن. پێم وایە ساینس فیکشنیش تۆزێکی لە کورد کاری قورسە. بەڵام من ئەو کاتێککە قوتابی بووم لە کۆلژی هونەرە جوانەکان، برای عزیزم کاک بارزان کە خەڵکی شاری کەرکووکە، کاک بارزان فیلمێکی لەو ژانرە دروستکرد ساینس فیکشن، بەرهەمەکی جوانیش بوو. هیوادارم لەو بوارەشەوە پارە بدا. فیلمی مێژوویش وەکەوەی کە باسمان کرد کورد شۆڕش و داستانی زیادە زۆری هەیە کاک سەرکەوت، دەکرێت لەو شۆڕش و داستانەوە ئایدیا دەربێنێن، نەک تەنها فیلمێک سەدان فیلمی لێ دروست بکە. بەڵام من نازانم شێنێ بەرپرسە کاک ڕۆژگار. بەڕاستی ئەوانەی پێشی من جەنابەت مامۆستا سەرکەوت زیاتر تەمەنت هەیە و زیاتر خزمەت کردێ لە بواری سینەما و ئەوانە.
حەق ئێوە بتوانن ئەو فیلمە مێژوێت و جوابی پرسیارە بدەوە بەڕاستی من نازانم شێری بەرپرس بەڵێ من بۆ چوونێکم هەیە لەسەرەوە کاک ڕۆژگارجان پارە هەتای پارەیە ئەگەر پارە هەبێ ئێستا من فیلمێکی مێژوویمەیە هاتمەوە بۆ کوردستان بۆی ئەو فیلمە مێژوویە بکەم بەڵام سەیرم کرد سەپۆرت پشتیوانی زۆر کەمە وە کاری بۆ دابین ناکرێت بۆیە پێویستم بەوەیە جارێک دوو شێکی کەم بکەم یەک دوو پرۆژەیەکی کەم تاکو متمانەیەک دروستکەم بۆی پشتیوانی بۆ فیلمەش بەیا بکەم فیلمی مێژووی هەر چۆنێک بێت تۆ گەڕێیتەوە بۆ مێژوو ئەوەتانی ئێمە کا حەسەنە بینن کا حەسەن عەلی خۆمان ئیشی مێژوویە کا دێستاکە بەڵام ئەوە تەلەڤیزۆن و حزبێکی گەورە لە پشتە و بابەتەیەوەیەتی ئیتر ئەبێ سەیری کەمزانین چی کردووە یعنی پارەی ئەوێت و پشتیوانیکی بەهێزیەوێت ئیتر پشتیوانە بەهێزیش ئەمڕۆ لە دەسەڵاتی ئەو دوو حزبە گەورەیە ئەو دوو حزبە گەورەیەش چیان ئەوێت ئەبێ لەگەڵ ئەوەی ئەوان بڕۆیت تر لێرەوە من ناڵێم خەتای چێیە بەڵام ئایا خەتای هونەرمەندە کە نەیتوانیوە ئەو هەلە بقۆزێتەوە و چۆنی بقۆزێتەوە و چۆن مامەڵەی لەگەڵا بکات ئەمە چێشمە و بابەتێکی زۆر دوور و درێژە بابێمەوە لای بابان ئەڵێ کاکسامی داهاتووی ئەنیمەیشن چۆن ئەبینێ لە کوردستان بەحقەت لە کوردستان کاری ئەنیمەیشن ئێستا کارێکی سست و لاوازە چکە هەموو کەس ناتوانێت لەو بارە ئیش بکەوە ئێمە کێشەی ئەنیماتۆریشمان هەیە دەتوانم بڵێن چەند دەرهێنەرێک لە کوردستان دەستیان داوە ئەو کارە بەڵام بەداخەوە دیسانیش پاڵپشتی و داعم نییە وەکۆی کە جەنابەت باسی کرد ئەگە پارە هەبێ ئەنیمەیشنیش دەبێ پارە هەبێ فیلمی سینەمایی درێژیش دەبێ پارە هەبێ فیلمی کورتیش دەبێ و ئەنیمەیشنیش بەجددی لە کوردستان زۆر گرنگیان بە ئەنیمەیشن نەداوە چکە هونەرێکی نوێیە میدیۆمێکی تایبەتە تا ئێستا ئێمەی کورد پێی نەگەیشتون کە بتوانین لە ڕێگای ئەنیمەیشن هەموو شتەکانمان بناسەین بەڕاستی من خۆم دووجاریش پەیوەندیم کرد بە وەزارەتی پەروەردە لەگە خودی وەزیری جەنابی وەزیریش قسەم کرد کە ئێمە لە ڕێگای فیلمی ئەنیمەیشن دەتوانین کۆمەڵێک شت و ئاسانکاری بۆ قوتابیەکانمان بکەین بتوانین ئاشنایان بکەین بە زۆر شت و دیار بۆ کاتە بەڕێز جەنابی وەزیر ڕەزامەندیش بوو فکرەکەی زۆر پێی جوان بوو بەڵام بەداخەوە کە نەچوەواری جێبەجێکردن پێم وانە ینی ئێمە لە کوردستان ئێستا هەموو بوارەکانمان بەرەو کزی دەڕۆن بواری ئەنیمەیشنیش بوارێکی تایبەتە و تازەشە هیوادارم هەمومان لەو ڕێگەیەوە بتوانین گرنگی بە فیلمی ئەنیمەیشن بدەین کاک هۆشنگ خۆشناو ئەڵێ سڵاو ڕێز بۆ ئێوە و فیلمسازان زۆر ڕاستە ئەوەل و ئاخیر فیلمی باش پارەی باشیشی ئەبێ بگەڕێتەوە لێرە زەحمە بێتەوە بە پارێزگار من لەسەر مەسەلەی فیلمی ئەنیمەیشن بۆ کاکبابان بۆ چوونێکم هەیە بۆ برادرانەی کە فیلمی ئەنیمەیشنەکەن بە بۆچوونی من ئەگەر بتوانێت دەستگیرۆیەک پیا بکات تا ئیشەکەکات بەڵام بە لەگەڵ کەسانی تایبەت بە بواری مناڵان سینناریۆی مناڵان پەروەردەیی مناڵان ئەبێ زۆر زانستیانە بێ و ئاگیان لە سایکۆلۆژیای مناڵ بێت بڕۆن ئەنیمەیشن بۆ مناڵ دروستکەن لە یوتوب دایگرن لەو بڕوایم داهاتێکی باشی ئەبێت چونکە مناڵی کورد کە چۆن یوتوب بکاتەوە ئەچێتە سەر و بابەتانەی کە بەنگلیزی هەیە یا بە عەرەبی هەیە یا بە فارسی هەیە بۆیە مناڵی کورد بێبەشە لەو چەمکە و لەو بڕوایم مناڵی کورد هەموو دایک و باوکێک حەزەکە مناڵەکەی ئەگەر بێت و ئەنیمەیشنی کوردی هەبێت بۆ فێربوونی پیتەکان بۆ فێربوونی ژمارەکان لەوێ ئەتوانین دەست پێ بکەین شۆڕشەکە لەوێ ئەتوانین ئەنیمەیشن پێ بگەێنین بە جوانی و بناغەیەک بۆ ئەنیمەیشن دابنیم کاک بزانم کاک بابان پرسیارێکیکەی هەیە و وا بزانم میتر کۆتایی پێبێنین ئەڵێ پرسیارێکم بۆ هەردوو بەڕێزان ئایا چی معاناتێکی کورد کرێت ببێت بە جێی سەرنجی جیهان ئەمێ بڵێم لە ڕێگەی باسی معاناتی میلەتێکی وەک کورد هیچ ئەکرێت من ئەڵێم بەڵێ ئەکرێت ئتر نازانم کاک
سامیجان تۆ بخوا کاک سەرکە دەرگت قەتع بوو پرسیارەکە بۆ منەوە نیە ناشتوانم بخوێنەوە. ئەڵێ بۆچی پرسیارێکم بۆ هەردوو بەڕێستان ئایا چی مەعاناتێکی کورد ئەکرێت ببێ بەجێی سەرنجی جیهان؟ ئەمەیە بڵێم لە ڕێگەی باسی معاناتی میلەتێکی وەک کورد هیچ ئەکرێت؟ بە تاکید ئێمە دەتوانین لە ڕێی بەرهەمە سینەماییەکانمان کە وەکوە من کە باسم کرد لە سەرەتا و ناوەڕاستیش کە فیلمی کوردی فیلمەکانی زیاتر سیاسی، هەڵەبجە، ئەنفال، شیمیا باران ئەو داستانانەی کە دوای پێش سەرکەوتنەکانی پێشمەرگە بەسەر داعشدا کردیان و داعش ئەو وێراکاری بەسەر کوردستان داهێنا، بەڵێ ئەوانە هەمووی دەبنە چەک کاریگەریان دەبێت لەسەر گۆڕینی ڕوویە جیهان لەسەر کورد. بڵێ لە کۆتاییە کاک سامیجان دەستخۆشی لە بەڕێستانەکەم و زۆر زۆر سپاس بۆ هەموو برادرە ئازیزانە کە هاوکارمان بوون لە گەشەدان بە بارنامەکە و هاوکاری لە هەموو بابەتەکان. دەستی هەموو لایەک خۆش بێ و زۆر زۆر سپاسی هەر هەموو لایەکتانەکەم